بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان وێرای بە خێراتنێکی گەرم و شایستە بە بەڕێستان ئێستا دەستپێکی پانێڵەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بەرەکات دەر ئەکەین لەلایەن بەڕێز کاک محەممەد سەڵاح با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. صدق الله العظيم. دەستخۆش کاک محەممەد دەنگت هەر زوڵاڵ بێ. بەڕێزان ئێستاش وتەی بە خێراتن لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کامیل شارباژێڕی بەرپرسی لقی سلێمانی ئینستیتیوتی ژیار پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرموو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی سەردار و ڕابەر و پێشەوای مرۆڤایەتی بە سەرگیانی یار و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی ئامادەبوانی خۆشەویست لە ناخی دڵمانەوە بەناوی لەقی سلێمانی ئینستیتیوتی ژیانەوە بە خێراتتانەکەین. خۆشحاڵین بە ئامادەبوونتان و داوای لەبەر نەکەین لەو بەڕێزانەی کە جیان نابێتەوە قەدەری خوایەتی لەمە هەوڵەکەمان هەرەوەندا ئەگرێن داوای لەبەر نەکەین. بەڕێزان ئەمڕۆ یا ئەم شۆکە ئێمە لێرەین هاتووین بۆ قسەکردن لەسەر چەند زاراوەیەکی نامۆ بە کولتوری کوردەواری خزێنراو بۆ ناو دابوونەریتی کوردەواری. ئەو زاراوانەی کە تا ئێستا میلەتی کورد نامۆ بوون و ئێستا لێ بیکەن بە جۆرێک لە بەرنامە و جۆرێک لەوەی کە لە زانکۆکان و لە ئامادەیەکان و لە ناوەندەکانی خوێندنای تێمامێکی پێ بدرێ بۆ ئەوەی ڕێڕەوی تەندروستی پەروەردەی تەندروستی میلەتی کورد بەرەو هەڵدێبەرن. ئەو زاراوانەی کە تا ئێستاش دەیان لێکدانەوەی بۆ کرێ وەکو جێندەر و فێمینیزم و هاوڕەگەزخوازی و کۆمەڵێک زاراوەی تر.
وەکو مەحوی شاعیر دەڵێ شکل وشیارە مەحوی، بەڵام شکل وشیارە مسلمانانیش وشارن تێدەگەن کە چۆن قساکەن لەسەر ئەم زاراوانە و دەیان خەڵکی ئەکادیمی و وەدانە پسپۆرانەی ئەو پرۆفیسۆرانەی کە ئێستا دێنە سەر مینەسەکان لەسەر ئەو زارانە قساکەن و الحەمدولله ئەم وەرزە ڕۆشنبیری کە ژیان دەستی پێکردووە لە هەموو شارەکانی کوردستان ئەمڕۆ لێرەین دوێنێ لە هەولێر بووین بانی لە هەڵەبجەی و دەستمان پێکردووە پشت بەخوا و ئێمە بەڕاستی زووتریش دەرکمان بە ئەمە کرد کە لەسەر پرسی خێزان و جۆرێک لە پرسەکان قسانە کرد. ئێمە 4 ساڵ لەمە پێش کۆنفرانسمان لەسەر پرسی خێزان کرد چونکە ئامانزانی کە پرۆسەی خێزان لە کوردستانە لە ڕاستیە ترسێکی زۆری لەسەرە. بۆیە ئێمە وەکو ژیان وەکو ئینستیتیوتی ژیان بەشێکی گرنگمان داناوە بۆ ئەو بەبەستە و بەشێکمان داناوە کە ئیتیمان بە پرسی خێزان و ڕاوێژکاری خێزانیەدا لە هەموو شار و شارۆچکەکانە بێژگە لەمەی کە ئەم پانێڵ و کۆنفرانسانەمان هەیە دەیان دەوراتمان کردوتەوە بۆ ئەوەی پرسی خێزان بە عقارێکی ناتەندروستان نەبێت لە کوردستانە. دووبارە و سێبارە بە خێراتتانەکەی وەگوتمان ئەمشەو لە خزمەتی ئەم پرۆفیسۆرە بەڕێزانە بین کە لەسەر پرسە قساکەن هیواداری پێتوانی بێتمان لە ئاخیرا بەنیتێجێکی و باشەوە دەربچین و بتوانین کە مەڵەیەک بخەین لەسەر خەلمانی زانستی ئێوە. دووبارە بەخێر بێن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. دەستخۆش بۆ بەڕێز دکتۆر کامیل. بەڕێزان ئێستاش دەچینە سەر پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پانێڵەکە. بۆ ئەم مەبەستەش با هەریەک لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەی و پرۆفیسۆر دکتۆر خالید حەمد ساڵح تەشریف بێنن بۆ سەر ستێج. بەخێر کاک دکتۆر سەرچاو بەخێر بێنە. بەڕێزان پانێڵەکە بە ناونیشانی جێندەر و لێکەوتە نەرێنیەکانی بە 3 تەوەر پێشکەش دەکرێت. تەوەری یەکەم لە جێندەرەوە بۆ پیدۆفیلیا بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیی. تەوەری دووهەم هاوڕەگەزبازی وەک یەکێک لە لێکەوتەکانی جەندەر بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەمد ساڵح. تەوەری سێهەم بزوتنەوەکانی ژنان لە یەکسانی بۆ جێندەر گەشەکردن یاترازانی داواکاریەکان بۆ بەڕێز دکتۆر موسەنا ئەمین. بەڕێزیان لە ڕێگای سکایپەوە لەگەڵمانە ئەبن. سەفەرێکی کتوپڕی بۆ هاتە پێشەوە دوێنێشەوە ئاگاداری کردن لەوەی کە ناتوانێت بە حزوری لە خزمەتی جەنابتانە بێ. پێمان باش نەبوو لە بەر بەڕێزیان کەسێکی تر بخێنێ شوێنی پێمان خۆش بوو لە ڕێگەی سکایپەوە لە خزمەتیابین. بەڕێزان چەمکی جێندەر کە بە جۆری کۆمەڵایەتی ماناکراوە بریتیە لە دووبارە داڕشتنەوەی سەرجەم پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە چوارچێوەی خێزان و داڕشتنەوەی ئەرک و مافەکانی تاک لە نێو خێزان و کۆمەڵگا بە ستایلێکی جیاواز لەوەی کە هەیە. جێندەر ڕێگایەکە بۆ هەڵوەشانەوەی سەرجەم یاسا و ڕێسا و فۆرمە کۆمەڵایەتیەکان. جێندەر ناوێکی چاواشەکاری خۆنمایشکارە لە دەرەوە و وێرانکاریشە لە دیویناوەوە. ئەوانەی سەرپەرشتی پرسی جێندەر دەکەن لە جیهاندا بریتین لە ڕادیکال فمینیستەکان کە زۆر توندڕەوانە کار لەسەر پرسی جێندەر دەکەن. هەروەها هۆمۆسێکشواڵ ئەواتە شازە جنسیەکان کە ئەمانەشی تێکن لەوانەی کە کار لەسەر پرسی جەندەر دەکەن و هەروەها ئەوانەی دژە خێزان و دژەوە چەخستنەوەن. ئەلبەتە بە سەرپەرشتی خودی نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی پرسی جەندەر دەکرێت لە جیهاندا. بەڕێزان بابەتی جێندەر زۆربەی وڵاتان و عێراقیش واژووی لەسەر بەڵێننامەکە کردووە. ساڵانەش لە ڕێگای وڵاتانی بەشدار و لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاو ئاڕاستە چاودێری چۆنێتی بەڕێوەچوونی دەکرێت تا بزانرێت تا چەند چۆتە بواری جێبەجێکردن و گرتنەبەری میکانیزمی نوێ بۆ سەپاندنی پرۆژەکە. جێندەر هەروەک چۆن لە ڕۆژهەڵات و وڵاتە ئیسلامیەکان وەک پرسێکی نامۆ و هاوردەکرا و دژ بە ئاین و دابوو نەریتە کۆمەڵایەتیەکان تەماشا دەکرێت. خۆشبەختانە لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە لایەنگرانی پرۆفامیلی واتە ئەو زانا و کەسایەتی و گروپ و ڕێکخراوانەی کە پشگیری لە پرسی خێزان دەکەن بە توندی ڕوبەڕووی جێندەر دەبنەوە و بە هەوڵێکی دژە سروشت و دژە مرۆڤ لە قەڵەمی دەدەن. لەبەر ئەوە
پێویستە هەمان پێکەوە شارەزای چەمکەکان و لێکەوتەکانی جێندەر بین و هۆشیارانە مامەڵەی لەگەڵ بکەین. بێگومان ئەنجامدانی ئەم پانێڵەش هەوڵێکە بۆ هۆشیارکردنەوەی تاک و خێزان سەبارەت بە چەمکی جێندەر. ئێستاش دەچینە خزمەت زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەیی بۆ پێشکەشکردنی تەوەرەکەی بەناونیشانی لە جێندەرەوە بۆ پیدۆفیلیا لە ماوەی 25 خولەکدا بابەتەکەی پێشکەش دەکات. فەرموو دکتۆر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا وفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. خوشوستان حزكم دسبيك بقسيكي ئیڤان کەسێکی ملحیدە سێبران لە برایانی کارامازۆف ڕۆمانە ناودارە جیهانیەکەی دۆستۆڤسکی. ئیڤان وەکو ملحیدی قسەیەکەکە ئەڵێ ئەگەر خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. ئەگەر خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. بۆیە برایەکی ئیڤان کەسێکە کوژێ. پاساوی کوشتنی کەسەکەی ئەم قسەی ئیڤانە. بۆ ئیکوژی ئەڵێ چونکە خودا نییە، کە خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. لە سۆنگەی قسەکەی دۆستۆڤسکیەوە ڤۆڵتێر پاشکۆیەک دانێ ئەڵێ ئەگەر خودا نەبێ ئەرکی سەرشانمانە دروستی کەین، چونکە ژیان ئەخلاق بەهاجوانەکان بەبێ بوونی خودا نابێ، بەبێ بوونی خودا نابێ. بیرمەندی جیهانی ئیسلامیش عەلی عیزەت بیگۆڤیچ ئەویش قسەیەکی هەیە، قسەکەیشی وەکو تایتڵێکی فکری گەورە بڵاو بۆتەوە جیهانە. ئەڵێ زۆر ئاساییە ئەکرێ کەسێک ملحید بێت و بە ئەخلاق بێ. ملحیدمان هێ درۆ ناکە، داوێن پاکە، فێڵ ناکە، گزی و دزی و درۆ ناکە. ئەکرێ کەسێک ملحید بێ و بە ئەخلاق بێ. بەڵام هەمیشە ئیلحاد وەکو تیۆریەک بێ ئەخلاق. ملحید ئەکرێ بە ئەخلاق بێ، بەڵام تیۆری ئیلحاد هەمیشە بێ ئەخلاق. ئەمە قسەیەکی زانایەکی گەورەی بیرمەندێکی گەورەی جیهانی ئیسلامیە. ئەبینی زانە ملحیدەکانیش جەختیان لەسەر و بابەتە کردوتەوە. ڕیشارد دۆکینز کە خەڵاتی نۆبلی هەیە لە کیمیا، ئێستا وەکو باوکی ڕۆحی ملحیدەکان داڕێت. مامۆسای گەورەی ملحیدەکانە ئەڵێ لە دەرەوەی بازنەی ئاینە شتێک نییە ناوی خێر و شەڕ بێ، چاکە و خراپە بێ. لە دەرەوەی بازنەی ئاینە ناتوانی بیسەلمێنی بڵێ هیتلەر کارێکی قێزەونی کردووە کاتێ جینۆسایدی جوولەکەکانی کردووە. ناتوانی. بۆی پرسیاری لێکرێ ئەی باشە خیانەتی زەوجی چییە؟ بە پێناسەی جەنابەت چییە؟ ئەڵێ هەڵەیەکە. ئەڵێ ینی چی هەڵەیەکە؟ ئەڵێ وەکو وایە مناڵک لەدایکە بێ بە هەڵەیەکی سروشتی لە بری 5-5-6 پەنجە بۆ دروستە بێ، ئەویش وایە هەڵەیە. ناتوانی بڵێ گوناهە، ناتوانی بڵێ ئەمە شەڕە، چونکە شەڕ و خێر و گوناه و پاداش ئەمانە تایبەتمەندی چین؟ تایبەتمەندی ئاینن. ئاین فیزیاناسێکی گەورە کە ملحیدە، لۆرنس کراون، پرسیاری لێ کرێ ئەڵێ سێکس لەگەڵ مەحاریمە، یعنی لەگەڵ دایکە، لەگەڵ خوشکە، لەگەڵ کچە، ئایەمە بە چیە زانی؟ ئەڵێ هێشتا بۆم ڕوون نەبووەتەوە کە بڵێم هەڵەیە، نەک تاوان، هێشتا ناتوانم بڵێم هەڵەیە، بۆم ڕوون نەبووەتەوە بڵێم هەڵەیە. ئەم دەستپێکە بۆ چی؟ ئەم دەستپێکە وەکو بەرپەرشدانەوەی قسەیەکی بڵاوی ئەم ڕۆژانی کوردستانە. ئەبێ خێزان لە دەستی ئاین، لە دەستی کۆمەڵگا دەربهێنرێتە دەرەوە. ئەگەر خێزان، ئەگەر ئافرەت ئەڵێ ئافرەت لە دەستی ئاین و خێزان ئەبێ بهێنرێتە دەرەوە، ئەبێ بهێنرێتە دەرەوە. هێناتە دەرەوە چی ڕووەدا؟ ئەو کارانە ڕۆدا کە ئێستا وتمان کە ئاین نەبوو، کە خودا نەبوو، هەموو شتێ حەڵاڵە. بۆی لە تیۆری ئیلحادا
تا ئێسەش نەگەشتوونەتە ئەنجامێ بڵێن چۆن بزانین کامە باشە و کامە خراپە، چۆن بزانین؟ ڕیشارد دۆکینز ئەڵێ چی؟ ئەڵێ کوشتنی کۆرپەلە لە بەربردنی مناڵ کوشتنیان وەکو چی وایە؟ وەکو ئەوەیە کە ئاو ڕادەی لە دەمت، ئاو ڕادەی لە دەمت فڕێدێتە دەرەوە، ژمارەیەکی زۆر بەکتریا کوژی، ئەوانش بوونەوەرن نەفسیشتە. نابێ هەز بە تاوان بکەی، نابێ هەز بە تاوان بکەی. لێرەدا کاتێ ئەڵێن پێوەرێکمان دا بۆ دابنێن، پێمان بڵێن چۆن بزانین چاکە و خراپە چییە، تا ئێسەش پێوەرێکی نییە. هەندێکیان وتیان زانست دەتوانێت دیاری بکە کامە چاکە و خراپە، بەڵام زانست بەس تەنها لە بواری ماتریالیزم و مادیەت ئایشەکە، زانستی تەجریبی لەو بارە ئیشەکە، چاکە و خراپە حەقی نییە بەسەرەوە. هەندێکیان وتیان نەفعی قازانج، کەواتە هەر کەسێ بیەوێ قازانج بەدەست بێنێ چی ئەکا بیکە. هەندێک وتیان نا قازانج نییە، بەرژەوەندیە، تا ئێسەش ڕێک نەکەوتون، هیچ پێوەریشیان ڕاست دەرناچێت. ئەلەم بابەتەوە ئینە ناو بابەتی جەندەر کە وتمان بابەتەکە لەژێر تایتڵ و ناونیشانی لە جەندەرەوە بۆ پیدۆفیلیا. یەکێ لە سەختترین پرسیار ڕوبەڕووی ئەوانە ئەبێتەوە کە باوەڕیان بە شوناسی جەندەری هەیە. ئەوان جیاوازیان کردووە لە نێوان شوناسی بایۆلۆجی و شوناسی جەندەریە. شوناسی بایۆلۆجی ئەوەیە کە تۆ بە شێواز پیاوی، ئەو دیکە بە شێواز مێیە، ئەندامی لەشی، ئەندامی مێینەیە. ئەڵێن ئەوە تعبیر لە کەسەکان ناکە، ناتوانی بزانین لە ڕێگەی ئەوەوە مێیان نێرە. ئەی چی؟ ئەڵێ جۆری جەندەری، شوناسی جەندەری ناخی خۆیەتی، خۆی بەچی ئەزانێ. لێرەدا وەکو وتم سەختترین پرسیار، سەختیەکەیشی لە ئاسانیەکە و سادەکەیەتی کە ڕوبەڕوویان ئەبێتەوە یەکێکیان ناتوانێ وەڵام باتەوە. ئەڵێن لە بواری بەیۆلۆجیا ئەزانین کێ مێیە و کێ نێرە، بەڵام لە بواری جەندەریا پێمان بڵێن پێناسەی ئافرەت چییە. پرسیارێکی سادەیە، بەڵام زۆر قوڵە، زۆر سەختە. تا ئێسەش ناتوانن وەڵام بنەوە بڵێن ئافرەت مێ چییە. پێناسەی بایۆلۆجیم بۆ بکە، پێناسەی جەندەریم بۆ بکە، وەڵامی نییە. پێناسەی جەندەری بۆ نێر و مێ پێمانەڵێ نەکەن باوەڕ بە سۆنار بکەن، نەکەن دڵتان خۆش بێ بە سۆنار. کچ و کوڕی هاوسەرگیریان کردووە و کچەکە دوو ژیانە زۆر دڵیان خۆشە بێ، حەز دەکەن بزانن کچیانە بێ یان کوڕیانە بێ، ئەچنە لای پزیشکی سۆنار، پزیشکەکەڵێ چی؟ ئەڵێ مێیە. جەندەر پێڵێ دڵی خۆش نەکەی، چیڵێ مێیە؟ ئەوە لاشەی مێ، بەڵام خودی خۆی حەقیقەتی خۆی چیڵێ مێ. بۆ ئێستا بانگەشە بۆ ئەوە ئەکەن ئەڵێن مناڵ لەو ساتێک کە لە دایکەوێ نابێ وەکو نێر سەیریکەی ئەگەر ئەندامی نێری نەبوو، نابێ وەکو مێ سەیریکەی ئەگەر ئەندامی مەینەی هەبوو. نا، دوور بکەوەرە لە ئەنتە و ئەنتی، لە هی و شی. ئەو دەستەواژانە بەکار بێنە. جلوبەرگی کوڕانە بۆ کوڕەکەت کە بایۆلۆژیان کورتە مەکڕا، جلوبەرگی پیاوانەی کوڕانی لەبەر مەکە، یاری کوڕانەی بۆ مێنە. کچەکەشە جلوبەرگی کچانەی بۆ مێنە، یاری کچانەی بۆ مێنە. یاریەکان با لاجنسی بن، یاخو هیچ ڕەگەزێکی پێ و دیار نەبێ، یاخو تێکەڵیان کە لەبەرەوەی ئەو مناڵە تۆ بە قسەی خۆت قەنەعەتی پێنێنی کە کوڕە، قەنەعەتی پێنێنی کە کچە، با خۆی بدۆزێتەوە. لێرەدا یاری بە عەقڵی مناڵەکەن، یاری بە عەقڵی مناڵەکەن. بە تایبەتی ئێستا چەندەها قوتابخانەی نمونەیی دروست بووە لە ڕۆژئاوا، لە ئەمریکا، لە وڵاتانی ئەوروپاش. ئەو قوتابخانە پیانەوەی قوتابخانەی ناڕەگەزی، قەدەغەیە هی وشی بەکار بێنی، هەر شتێک دەلالە لە نێرێتی و مێیەتی بکە ناوێ بەکاری بێنی. مامۆساکان ئەگەر نێر بێ نابێ وەکو خۆی وەکو نێر پیشان بە،
مێکەش نابێ خۆی وەکو مێ پیشان بە ڕۆژی خۆی کاتە نێر ڕۆژی خۆی کاتە مێ ڕۆژی جلێک لەبەرکە هی هەردوو ڕەگەزەکەیە لەبەرەوەی ئەو مناڵە نازانێ چ ڕەگەزێکە اینجا ئەبێ بەردەوام بەگوێی ئەو مناڵانە بچپێنی بڵێ تۆ ئازادی ها نەکەی بەخەڵەتەی لەبەرەوەی ئەندامی زاوزەی مێنێتەی تۆ وەبزانی میت نا نەکەی بخەڵەتەی تۆ خۆت ئازادی خۆت حەزەکەی چی بی خۆت لە ناخی خۆتا چیت ئەو پرسیانە بە بەردەوام ئەچر پێنرێ بە گوێی ئەم مناڵەدا بۆیە سەری لێ شێوێ گومان لە مێشی ئەو مناڵە دروستەکرێ گومان لە مێشی ئەو مناڵە دروستەکرێ وڵاتێک وەکو سکۆتلەندا بە یاسا ڕێگەی یاوە بە مناڵ لە 4 ساڵیە ڕەگەزی خۆی بگۆڕێ مناڵ لەبەری لە ناخی خۆیە هەستە کامەیە کەچی بایۆلۆجیە نێرە مافی هەیە ناوی خۆی بگۆڕێ جلوبەرگی خۆی بگۆڕێ مافی هەیە ڕەگەزی خۆی بگۆڕێ نە شێرگەری بۆ بکرێ بەبێ ئەوەی پرس بە باوک و دایک بکرێ بەبێ ئەوەی پرس بە باوک و دایک بکرێ لە کاتێکە سەری هەندێک توێژینەوەم کرد کە هەر لە ڕۆژ ئاوا دەرچووە ڕوبەڕووی ئەم دیاردەقێزەونە بوونەتەوە ئەڵێن باشە چۆن ئەبێ باوەڕ بە شتی وا بکەی مناڵێک ئەخەڵەتێک باوەڕی بە بابانۆیل هەیە وازانێمە کە ینی بوونەوەرێکی حەقیقیە لە ئاسمان و هاتووە گەلەکسێکی پێ هەیە و اینجا دوای ئەوە هاتووە یاری و دیاری بۆ خەڵکە بێنێ وازانێ حەقیقەتە نازانێ ئەمە وەکو نمایشێکە کرێ حەقیقەتی نییە مناڵێک ئەخەڵەتێنرێ کەچی تۆ لە حەقیقەتی خۆیان باوەڕی پێەکەی کەڵێ من مێم کەڵێ من کوڕم بۆیە ئەم مناڵان بە پێی تووڕەبوون و ئارامی ڕەگەزی خوانە گۆڕن کە تۆ ئەی چرپێنی بەگویا تۆ ئازادی سعاتێک کەڵێ من نێرە سعاتێک کەڵێ من مێم ڕێگە دراوە بە مناڵان ئازادی بڕن لەو بابەتەوە ئەو توێژینەوانە بەس لە چیەکەن ئەڵێن ئەو مناڵانەی کە ئەڵێن ئێمە نێر نین لە کاتێکا بایۆلۆجیە نێرن ئەڵێن مین ئەڵێ وازی لێ بێنە 180 خۆیان ئەگەڕێنەوە سەر ناخی کۆنیان ئەگەڕێنەوە سەر شوناسە بایۆلۆجیەکە هەر پێویست بە دەربان ناکە پێ عیلاج ناکە بەڵام جەنابە ستەری لێ شێوێنی تەشجیعەکەی کە ئەڵێ نێرنی مێم تەشجیعەکەی هانیە دەی لەسەرەوە بەردەوام بێ ئەچێ لەو خاڵە قێزەونانە ئەوەیە کە باوەڕ بە مناڵە کرێ یەکسەر باوەڕی پێکرێ یاسایەک دەرچووە لە یەکێ لەو یاسا قێزەونانەیە کە لە سوید دەرکراوە ئێستا لە جیهانە تەنیوەتەوە زۆرێک لە وڵاتەکان دیکەش چاو لەوانەکەن یاسای سۆسیال LVU بۆ پاراستنی مناڵە بە حەساب بەڵام بەڕاستی بۆ تێکدانی مناڵ ئەچێتە فێرگە چێتە قوتابخانە بێزارە دڵی تەنگە مامۆسا پێڵێ بۆ دڵتەنگە خۆ لە ماڵۆ تووڕا نەکردی باوکم لێم تووڕە بووە بەبێ پرسی باوک و دایک ئەم مناڵە لە باوک و دایک ێسێنن ئیتر باوک و دایک چاویان بۆ مناڵە ناکەوێ نازان لەکوێ هەنێ جار لەبری ئەوەی باوکێک کەمێ دڵی ڕۆڵەکەی ڕەنجاندووە سۆسیال ئێت بە زۆر هەموو مناڵەکانی لێسەنێ ئەیان با نەک یەک مناڵ ئەم مناڵە کاتێ برێن طبعا ئەمە قسەی من نییە پەرلەمانتارێکی سویدی کتێبێکی داناوە کە زۆر تووڕێ لەسەر ئەم بابەتە بە ناوی دکتۆر ئۆڤا سیدن کراوەتە عەرەبی تجارة الأطفال المربحة بازرگانیە بە سوود و قازانجەکەی مناڵان بازرگانی بە مناڵەکەی سوودێکی زۆر وەرەگری ئەڵێ هەموو ساڵێ زیاتر لە 28,000 مناڵ حکوومەتی سویدی ئەیان ڕفێنە لە باوک و دایکیان ئەسێنێ بەبێ و بزان لەکوێن ئەم پەرلەمانتاران قسانەیەکە اینجا هەنێ نمونەی زەقی هێناوەتەوە تۆ تەسەوورەکەی دایکێک مناڵەکان لێ سندۆتەوە بە پاساوی چی بە پاساوی ئەوەی جوان مناڵەکەی نەگرتۆ بە باوشەوە کە سەرمای نەبێ ئەو دیمەنیان بینیوە لە بازاڕە مناڵەکە جوان نەگرتۆ بە باوشەوە لیان سندۆ تۆ نازانی تربەتی مناڵ بکەی
دایکێک کاتێ هەست دەکات دوو کچی هەیە لە فێرگە کوڕەکان تەحەڕوشیان پێەکەن ئازاریان ئەدەن دایکەکەی شکات لە قوتابخانەکە کە لای بەڕێوەبەری قوتابخانە شکاتیش لە قوتابخانەکە لای سۆسیال قوتابخانەکە بەڕێوەبەرەکەی زۆری پێ ناخۆشە بێ چونکە ئەمە بۆ سومعی قوتابخانەکەی خراپە ئەڕوا شکات لە ئافرەتەکەکە ئەڵێ ئەم مناڵانە خۆیان درۆیان کردو و تویانە کوڕەکان دەستمان بۆ بن تەحەڕوشمان پێکەن کەواتە دایکەکە نەیزانیوە پەروەردەی مناڵەکانی بکە دە مناڵەکانیان لێسەنەوە ئەم دایکە قوربەسرە کە هاتووە مناڵەکانی لەدەست گورگ ڕزگارکە مناڵەکانیان لێسەنن مناڵێکی دیکە کە لیان سندووە لە داوک و باوکیان سندووە لە قوتابخانە وتوێتی چی؟ وتوێتی لە ماڵەوە نە باوکم نە دایکم منیان خۆش ناوێ ڕقیان لە منە یەکسەر ڕۆشن لیان سندووە دوای ئەوە باوک و دایک هاتوون وتویانە ئەمە برایەکی هەیە براکە یەکێک لەوانەیە کە خاوەن پێداویستە تایبەتەکان ئێمە بەزەیمان پێایەتەوە کەمێ نیازی زیاتری ئەدەینێ لەبەر نیاز زیاتر ئەدەینێ چوە شکاتی کردووە لیان سندوین نمونێکتان بۆ بژێڕۆ لە بەریتانە لەگەڵ خۆمان ڕوویە کەسێک خەڵکی ئەم کوردستانی ناوی کاک عومەرە بۆی جێڕامەوە وتی یەکێک لە وڵاتەکانی دۆلی ئەسکەندنافی ئەژیا ناوی وڵاتەکە نایەنم وتی لەوێ کچێکم هەبوو تەمەنی 17 ساڵ هەستم کرد ئەخلاقی کچەکەم گۆڕاوە باسی LGBT و ئەمانەیەکە هاوڕەگەزبازی و هاوڕەگەزخوازی باسی نەبوونی خواکە منیش ترسام وتم ڕۆڵەکانم لەدەسەدەم بڕیارم ما بێمەوە بۆ کوردستان بژیم سواری سارە بووین ئەو وڵاتەمان بەجێهێشت گەشتینە هۆڵەندا سەرەکەین پۆلیسی نێودەوڵەتی یەخیان گرتی لە هۆڵەندا یەکسەر کەلەپچیان کردم و کچەکان لێسن و بردیان ئەمە کەی 2013 ئەڵێ چەند ساڵ ئەگەڕین بە دوای نەمان نازانین لەکوێیە لە هۆڵەندا ئەگەڕین لە سوید ئەگەڕین لە نەرویج ئەگەڕین نازانین لەکوێ کەس وەڵاممان ناداتەوە تا خوشکێکی هەیە زۆر زیرەکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە چەند ساڵ ئەگەڕێ بە دوایە تا بزان لەکوێ سەری ڤیدیۆیەکی کردووە کۆمنتێکی نووسیوە دۆزیەوە کە دۆزیەوە ئەڵێ زۆر قسەی پێوتین ئەڵێ وتی ئێوە زۆر دڕندن وسوتانە من ببن بۆ مووسڵ بمن بە داعشێک لەوێش بمتەقێنێتەوە ئێوە ئێستا هەمووتان تیرۆریستن لە مووسڵەژی خوشکەکەی دەستی کرد بە گریان وانییە خوشکە گیان دادە گیان وانییە ئەوە ماڵەکەی خۆمان و ژوورەکەی خۆتە ئەوە یاریەکانی خۆتە و کتێبەکانە کە دوای قەنەعەتی کرد طبعا نازانێ لەکوێیە ئەو کچە داماوە نازانێت لە شارێکە لەکوێیە بڕیاریە هەڵبێ یەکسەر پێیان زانی ئەڵێ دکتۆر لە 2013 تا ئێستا نازان مەوچەم لەکوێیە تەسەورەکەن ئەمە لەبەر چی؟ لەبەرەوەی ویستوێتی بێنێتەوە بۆ کوردستان ئیتر دیعای کراوە لەسەری کە ئەوانە ئەیانوێ کاری خراپی لەگەڵ بکەن اینجا یەکێ لەو کارەساتانە ئەم مناڵانە کە ئەڕفێنرێن بەڕاستی تەسلیمی کێکرێن زۆربەی زۆری تەسلیمی ئەو کەسانەکەن کە پیاوێکە شووی کردووە بە پیاوێک ئەم مناڵە داماوە وەکو خۆی پەروەردەیەکە تێکیەدا جیناتی تێکەدا یاری بە عەقڵیەکە یاخو کچێک شووەکا بە کچێ ئێ مناڵیان نابێ خۆ بە زۆر نییە ئەم مناڵانەی ڕادەستەکردن لەوانە قێزەوەنتر ئەوەیە بە پارە ڕادەستی نێربازەکانەکرێ مناڵ بازەکان نەک نێرباز پیدۆفیلیا ئەوانەی ئالوودەی مناڵبازی بوون حەزیان لە مناڵە بۆی ئەڵێم کاڵێم لە جندەرە و بۆ پیدۆفیلیا هەمان پاساو کە هێناویانەتەوە بۆ یعنی ئەوەی کە هاوڕەگەزخوازی و هاوڕەگەزبازی کچێک حەز لە کچەکە حەز لە نێر ناکە اینجا چەندها جۆر 12 جۆر سەرەکی اینجا فەرعەکانیش 56 جۆر جۆری جەندەریان داناوە بۆ نمونە ئێم کە دەلال لە چیەکە لە پیاوەکە ئێم یعنی پیاوێک تەسەور بکەن پیاوێک حەزەکە فاعیل بێ بەڵام لەگەڵ پیاوێکە کاتە خێزانی خۆی بەڵام ئەو پیاوەی کە بووەتە خێزانی حەزەکە دوو ڕەگەزخوازە هەل لە ڕەگەزی خۆی هەل لە پیاوان حەزەکە فاعیل بێت و مەفعول بێ بڵێ ئێم سێ پیاو بەیەکەوە خێزان پێکێنن ئف
بۆ ئافرەتان مێ FMM باشە هەموو جۆرەکان هەمووی دروستە و ئازادە یەک جۆر دروست نییە ئەویش تەعەدودی زەوجات هەموو جۆرەکان هەمووی ڕێگەی پێدراوەتە نا تەعەدودی زەوجات نەبێ بۆی ئەوانە کە ڕادەستی ئەو کەسانە ئەکرێن کە مناڵبازن ئازاریان نەدەن ئینتیهاکی حورمەت و شەرەف و ناموسی مناڵان ناکەن بەبێ باوک و دایک کەراگای لێ نییە جامعەیەکی ئەڵمانی ساڵی 2020 ناوی هیلدسهایم باز لەوەکە ئەڵێ پسپۆڕێک پرۆفیسۆرێکی گەورە بە ناوی هێلمت کنیتلەر هاتووە وەکو ئەزمونێک وەکو تواقیکردنەوەیەک ئەم مناڵان ڕێژەیەکی زۆر تەسەوەرەکەن لە ساڵی 1970ەوە ئەمە ئیش ێسە نییە لە ساڵی 1970ەوە کۆمەڵێک لەو مناڵانە بێ باوکانە ڕادەسی کێ کراون ڕادەسی نێربازەکان کراون بزانن بە مروری زەمن بە تێپەڕبوونی ساڵ و ماوە بزان ئەبنە باوکێکی دڵسۆز بۆیان چ کارێکی قێزەونە ئێسا هەمان هەنگاو بۆ ئاساییکردنی هاوڕەگەسخوازی هەمان هەنگاو ئەگرێتە بەر بۆ ئاساییکردنی پیدۆفیلیا هەمان هەنگاوە بۆ یەکێ لە هاوڕەگەسخوازەکان لە مناڵ بازەکان نەک هاوڕەگەسخواز مناڵ بازەکان بەکارهێنانی سۆزداری شێوازی عاتیفە جۆشاندنی عاتیفە و مەرحەمەتی خەڵک لە بەرەو بەزایان پێباتەوە ئەڵێ چی طبعا سێری ئەوانە بکە هەمیشە وەکو کەسێکی میهرەبان کەسێکی پاک خۆیان پیشانەدەن ئێمە باسی ئەوانە ناکەین حەقیقەتەن نەخۆشن پێویستیان بە چارەیە بەڵێ جۆرێکەیە کە نەخۆشە پێویستی بە چارەیە یارمەتی بی پزیشک دیاری کە کامەیان چ ڕەگەزێکیان زاڵە بەسەرەوی دیکانە چارێکە ئەوانی دیکەش تاقیکردنەوەیەکە خۆ ناکرێ هەرکەس حەزی لە هەرچی بوو ئیتر گوێ نەداتێ وەکو چۆن ئەو کەسەی کە حەزی لە ئەوەیە پیاوە حەزی لە پیاوە تاقیکردنەوەیکی گەورەیە کەسی وایە شەهوەتی زۆرە خۆ ناکرێ بڵێ بە ئارەزوی خۆت بڕۆ ڕابێرە ئەمە تاقیکردنەوەیە کەسی وایە نەزۆ کە مناڵی نابێ هیچ وروژاندنێکی نییە چی لێەکەی چارەیەکەی باش چارە ناکرێ تاقیکردنەوەیەکە ئەبێ تەحەملی هەبێ اینجا ئەو زانکوێ ئەڵێ چی ئەڵێ لە حەفتاکانە ئەو مناڵانە ڕادەستی ئەو کەسانە کراون ئەوانە ژۆک و دڕەندە تیان بەربوون یەکێک لەوانە ئەڵێ چی ئەڵێ ئەم ئێسام سەردەمی خۆشەویستیە نەک جەنگ ڕۆژێکە بێت ئێمەش مافی خۆمان وەرگرین ئەو کاتە ئەزانن ئێمە جوانتر ئەتوانین سۆزداری و سێکس لەگەڵ ئەو مناڵانە بکەین باشتر لە باوکو دایشان بەو شێوازە بە ڕاشکاوی کار لەسەرەوەیەکەن هەندێ خاڵە بۆ ئاساییکردنی پیدۆفیلیا نەهێشتنی ساڵی ڕەزامەندی بۆ ئەنجامدانی کاری سێکسی جاران لە زۆربەی وڵاتی ئەمریکا و ئەوروپادا 17 یان 18 ساڵە بوو ئێستا بەرەبەر کەمیان کردوتەوە هەندێ وڵاتی کردویانن نەک زەواج بەڵام ڕابواردن معاشەرەی جنسی مناڵێک لەگەڵ مناڵێکی دیکە گەیانوانێتە 10 ساڵ هەندێ وڵاتی کەمتریش اینجا پیدۆفیلیا ئەنەوێ هیچ ساڵێک دانەنێ مناڵەکە خۆی ڕازیە تەواو مناڵەکە خۆی ڕازی بێ تەواو اینجا دوای ئەوە نەهێشتنی پیدۆفیلیا لە لیستی نەخۆشیە دەرونیەکانە وەکو چۆن ئێستا جەمعی طبی نەفسی ئەمریکی لەگەڵ علمی نەفسی ئەمریکیە یەکەم دەستگا بوون کە هاوڕەگەسخوازی و هاوڕەگەزبازیان نێربازی و مێبازیان لە خانەی نەخۆشیە دەرونیەکانە لابرد ئێستا ئەوانیش هەوڵی بۆ ئەوەدەن اینجا یاساکانیش بە تاوانی نەزانن تەسەور بکەن چەند نمونەیەکتان بۆ بێنمەوە خانمە فێرخوازێکی کۆلیژی پزیشکی لە ئەڵمانیا تێدی نیشتمانی هەیە لە هەموو وڵاتێکا ئەکرێ تێدی ئەڵمانی توێژینەوەیەک پیشانەدا پێشکەشەکە لە تێدی ئەڵمانیا تەسەورەکەن کۆلیژی پزیشکیە خوێنێ ئەڵێ منداڵبازی هیچ پەیوەست نییە بە نەخۆشی دەرونیەوە کارێکی سروشتیە بەرگری لێەکە لە نیویۆرک تایمز بە هەمان شێوازیش مەقالێکی بڵاو کردوتەوە بەوەی کە منداڵبازی پیدۆفیلیا تاوان نییە
وەزارەتی عەدلی ئەمریکی باسی بەکارهێنانی مناڵەکە، باسی ستەم لەو مناڵانەیەکە بە تایبەتی ئەو مناڵانەی کە بێ باوک و دایکن. تەسەورەکەی من هەر خۆم چوم سەیری سایتی فەرمی یەکێتی ئەوروپام کرد، نەک لە جێیەکی دیکەم وەرگرت بێ. بڵاویشم کردوت کێ ئەیەوێت لینکی فەیسبووکەکە بابەتەکەم وەکو خۆی بڵاو کردوتەوە. تەسەورەکەی لە ئەو لینکەدا کە لینکی فەرمی یەکێتی ئەوروپیە ئەڵێ چی؟ ئەڵێ ڕێژەی مامناوەندی مناڵی دەرەوەی بازنەی یاسا 160 لە ئەوروپا، یعنی لە 10 مناڵە 6 مناڵی دەرەوەی یاسایە. دەرەوەی یاسایە. اینجا ئەو مناڵانە بەکار ئێنرن، ئەفرۆشرێن، بازرگانیان پێوەکرێ. ئێستا یەکێک لەو وڵاتانەی کە فەرەنسا دژی وەساوەتەوە، ئەو فەرەنسای کە زۆر ئازادی بڵاوە کاتۆ لەم بابەتە، شەڕێکی ئیعلامی دژی ئەو وڵاتەی دیکەیەکە لەبەرەوەی مافی مناڵ ناپارێزێ، ئیستیغلالی جنسیان پێکرێت و بازرگانی سێکسیان پێکرێت. کوێ؟ یابانە. ئەم یامانی ئەڵێ کاکە یابان ڕەوشی جوانیان هەیە، یاریگەکان پاکەکەنەوە. بڕۆ سەری ئینتیهاکی حقوقی مناڵ بکە لە یابانە، کارێکی زۆر قێزەونە. تەسەور ناکەی. وەزارەتی عەدلی ئەمریکی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوانەی کە دیمەنی سێکسی مناڵەگرن، ئەو مناڵانە ئیغتیساب ئەکرێن، ئەبەسرێنەوە، لاقە ئەکرێن، هاوارەکەن ئەم مناڵانە. جاری ئەو مناڵەکە هێشتا پێی نەگرتووە، لاقە ئەکرێن، دەستگی درێژی سێکسیەکەرێتە سەریان، وێنا ئەکرێت، گرتە ڤیدیۆ بڵاوەکرێتەوە. ئەڵێ وەزارەتی عەدلی ئەمریکی ئەڵێ 1 ملیۆن مناڵیان بەکار هێناوە بەس لە ئەمریکا. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان، کورتەی پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەی لە چەند خاڵێکدا دەخەینە ڕوو. خاڵی یەکەم شوناسی جەندەری بەر لەوەی دژی ئاین و ئەخلاق بێت، دژی مرۆڤ و عەقڵ و لۆژیکە. بە هەمان شێوە خاڵی دووەم بە هەمان پاساوی شەرعاندنی هاوڕەگەزبازی دەتوانیت ناوبازی و ئاژەڵبازیش بشەرعێنیت. خاڵی سێهەم لە سای جێندەرەوە هاوسەرگیری باڵ و کچ، خوشک و براش ئاسایی و هیچ گرفت و کێشەیەکی تیان نییە. خاڵی چوارەم چەمکی جێندەری هیچ پێوەر و چوارچێوەیەکی نییە بۆ تاک، جگە لە شێواندنی فکر و ڕەفتار و شناسی مرۆڤەکان. خاڵی پێنجەم جارنامەی گەردوونی مافی مرۆڤ و مافی مناڵ تەنها بانگەشەیەکە بۆ پەردەپۆشکردنی مەرامەقیزەون و نامرۆڤەکانیان و دەرهێنانی مناڵ لە باوەشی گەرمی خێزان بۆ جەنگەڵێک کە خۆیان سەپەرشتی دەکەن. ئێستاش دەچینە خزمەت زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەمەدساڵح، دەورەکەی بەڕێزیان لەژێر ناونیشانی هاوڕەگەزبازی وەک یەکێک لە لێکەوتەکانی جێندەر لە ماوەی 25 خولەکدا بابەتەکەی پێشکەشەکە فەرمووکات دکتۆر. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه. آمد أبواني برز صلاة خواهي پروردگار لهمولاك برزان أو بابتي من أمي قصيلة سركم لسانة والليكوتيكي ترى أو جناب الدكتور فرموي ليكوتيك ولا ليكوتكاني جندر منيش أمي قصيلة لسر ليكوتيكي تلا ليكوتكاني جندر كمو كبابتي هاورا قزبازية دارا جندر وەکو هەر زاراوەیەکی تری غەربی کە دێتە ئەم وڵاتانەی ئێمە زاراوەیەکی جوانە، زاراوەیەکی نەرمونیانە، زاراوەیەکە بەرگی زانستی بەبەرا ئەکرێ، بەڵام کە ناوەڕۆک و لێکەوتەکانی سیرەکەی و دەرهاوشتەکانی سیرەکەی لە کۆمەلگا ئەوروپیەکانە کە سیرێکی زۆر مەترسیدارە. ئەوەی بەگوێی کوڕان و کچانی کۆمەلگای ئێمەیە ئەدرێ کە جێندەر بریتێ لە یەکسانی جێندەری، واتە قسەکردن لەسەر مافەکانی ژنان و یەکسانیکردنی ژن بە پیا و داکۆکیکردن لەو ستەمکاریانەی لەو توندوتی ژیانی کە ژن ڕووبەڕووی ئەبێتەوە. ئەم قسانە لە بەرگەڕەت تا درۆن تەنها بۆ تێپەڕاندنی ئەم جۆرە پرۆژانەیە. ئەگینا ئێمە لە وشەی یەکسانی تێ ئەگەین، لە وشەی دادپەروەری تێ ئەگەین، لە وشەی ماف تێ ئەگەین، لە وشەی ستەم تێ ئەگەین. وشەی جێندەر یعنی چی؟ کام لەم دەستەواژانە یواتە جێندەر هیچ کامیان. بۆیە غەرب یعنی ئێمە کۆمەڵی قیەم هەیە بەڕێزان، زۆر جار ئێمە لەبەر دواکەوتوی خۆمان ولەبەر زۆر معجببوونمان بە غەرب ئەکەوینە ژێر فشار و هەژمونی کۆمەڵێک بیردۆزەی غەربیەوە کە بیردۆزە غەربیەکان بە موسەلەماتی زانستی وەرەگرین. ئەمە هەڵەیە بەڕێزان، یعنی غەرب و علمی غەرب علمێکی مجرد نییە. ئێمە هەمومان ضرورە ئەمە بزانین. علمی غەرب
علمێکە تەوزیفە بکرێت لە پێناو ئایدیا ڕۆشنبیری لە پێناو فەرهەنگی کولتوریانە لە پێناو ئەو ئەخلاقیاتانی کە ئەوان خۆیان لە پشتێەوە کەواتە ئێمە کاتێک داتازانستەکانی غەرب سەیرەکەین لەسەر بابەتی جێندەر لەسەر بابەتی هاوڕەگەزبازی لەسەر بابەتی نەخۆشیەکان کە سەیرەکەین غەرب یاری بەم قیەمە عیلمیانە ئەکا یاری بەم بەهازانستیانە ئەکا لە پێناو دەستەمۆکردنی بیری خەڵک و تێپەڕاندنی ئەم بیرۆکانە یعنی چی هەتا ساڵەکانی 1940 هاوڕەگەزبازی نەخۆشی دەرونی بووە و ئیضطرابی عەسەبی بووە و پێویستی بە چارەسەر بووە هەڵگرانی یعنی چی لە دوای ئەم ساڵانەوە ئەمانە لە چوارچەوەی نەخۆشە دەرونیەکان هێنراونەتەرەوە بەکام پێوەر بەکام بنەمای زانستی چۆن ئەبێ یاری بە قیەم و ئەخلاقی مجتەمع بکرێ بە ناوی توێژینەوەی زانستیەوە لەبەرەوە ئێمە بەڕێزان وەکو عەرزم کردن جاری وا هەیە تۆ دائێت بە کەسێک گەڵێی ئەوەندەی بەو دەئایەتە عەقڵیەتی یا قەناعەتی بۆ دروستە بێ بە لەوانەیە قسەی فەیلسوفێک بیریارێکی غەربی قەناعەتی زیاتر بێ ئەم داڕوخانە دەرونیە لە بەرامبەر غەربە ئێمە وا ئەزانی کە غەرب خاوەنی تەکنۆلۆژیایە خاوەنی هەموو شتێک غەرب تەکنۆلۆژیای پێشکەوتووە کەس ئینکاری ئەمە ناکە بەس قیەمی داڕوخاوە بەس بە ئەخلاقیەکانی لەدەستداوە و غەربیەکان خۆیاندان بۆ هەیە ئەنێن بەوەی کە ئەوروپا بەرەو داڕوخانێکی قیەمی ئەخلاقی ئەڕوا ئەم حاڵەتانی کە جەنابی دکتۆر باسی کرد بەڕێزان ئەمانە لەناو هەندێک لە ئاژەڵەکانیشا بوونیان نییە ڕێگە پێدراو نییە ئەمە خاڵێکە حەزەکەم لە سەرەتایە ئێمە ئاگاداری بین خاڵی دوم بەڕێزان ئێمە وا منزانی وە تا ئێستا عەلمانیەت بریتیە لە جیاکردنەوەی دین لە دەوڵەت لەسەر بابەتە سیاسیەکان واتە دین لە سیاسەتا تەدەخل لە بابەتی دەوڵەتداری و حکومڕانیانە کە ئەسڵی نییە ئەم قسەیە وە کاتی خۆی فەڕەنسیەکانیش کە شۆڕشی فەڕەنسایان کردووە و کە عەلمانیەتیان کردووە بۆ ئەم مەبەستەنەیان کردووە بریتی بووە لە دارنینی دین لە هەموو بەهاکانی کۆمەڵگا یعنی ئێستا بۆ نمونە ئێمە کە باسی جێندەر و باسی هاوڕەگەزبازیەکەین بۆچی ئەوروپیەکان شەرعیەتی پێ ئەدەن لەبەرەوەی ئەوروپیەکان شتەیەکیان نەهێشت بە ناوی حەڵاڵ و حرامەوە زاراوەیەکیان نەهێشت کە زاراوەیەک بێ هەڵقوڵاوی بنەمایەکی شەرعی بێ بۆ ئەوەی شەرع قسەی هەبێ لەسەری ئێمە کە ئەڵین شذوذی جنسی بۆ نمونە ئێمە کە ئەڵین نێربازی من یەکسەر دەقە شەریعەکان دێتە پێشچاوم کە ئەمە کارێکی ڕەوا و قێزەون کارێکی ڕەوا نییە و کارێکی قێزەونە باشە بەڵام کە دین لە فکرێکی عەلمانیەوە لە مەنزوورێکی عەلمانیەوە سێدێکی کە دین دا ئەبڕی لە کۆی پرسەکانی کۆمەڵگا ئەو کاتە هاوڕەگەزبازی حەزێکە خواستێکە مەسەلەن ئارەزوویەکە ئینسان ممارەسەیکە شی ئەڵێ خراپە چی ئەڵێ خراپە ئەنجا دێن کۆمەڵی نەزەریاتی عیلمیشی بۆ دروستەکەن پاڵپشتی زانستی بۆ دروستەکەن ئەو کاتە خەڵک بە ئێتیادی وەرێگرێت دەسەڵات ئەم دابوو دەستگایانی کە ئێستا هەن بۆ بەرقەرارن دەستگای ئەعلامیەکان دەستگاکانی ڕاگەیاندن ئیش لەسەر کاڵکردنەوەی بەها ئاینەکانەکەن لە بەرامبەرە ئیش لەسەر پتەوکردن بەهێزکردنی لایەنە زانستیەک ئەوەی کە پێی ئەوترێ زانستی حەقیقی زانستیەکانەکەن بە لێکدانی ئەم دوانە لە یەکتر کە تۆ دینی نەهێش لە ناخی خەڵکا کاریگەری دینی لابەر و ئەم بەناو توێژینەوە زانستیانت لە ناخی گەنجا سەپاند و سەلمان دێت ئەو کاتە کابرا تەسلیمێ بێ تۆ کە پێی ئەڵێی بۆ نمونە بە هاوڕەگەزبازێک گەڵی ئەڵێی کاکە تۆ ئینسانێکی سروشتیت تۆ تەبیعیت تۆ پێویست ناکە شەرم بکەیت تۆ پێویستە کات جورئەتت هەبێ سم دەرپەڕێنە بڵێ هاوڕەگەزبازم تۆ جینێک هەیە لە لەشی تۆیە داوایەکە وەکو چۆن جینێک هەیە ئەڵێ پیاوی جینێک هەیە ئەڵێ پیاو مەبە ئەڵێ ممارەسەی ڕۆڵی پیاوەتی مەکە لەبەرەوە تۆ زۆر ئینسانێکی تەندروستی ئەو کاتە ئەم جورئەتەی بۆ پیا ئەکا کابرا دێ بە ئاشکرا باسی هاوڕەگەزبازی بۆ خەڵکەکە شەرم ناکا لەوەی کە کابرا هەڵەیەکی کردووە کەواتە عەلمانیەت لەم ڕۆ مەترسیدارترە لە مەترسی ململانی لەسەر دەسەڵات لە ڕووی داڕوخانی قیەم وەجاکردنەوەی ئاین لە کۆی پرسەکانی کۆمەڵگا من ضمنهم قیەم و ئەخلاقیاتی کۆمەڵگا کە شتەیەک نییە پێی بوتێ حەڵاڵ یا حرام واجب یا فەرز لە حرامەکانە کەبائیر و موبقات و ئەو حرامانی کە لەعنەتیان لەسەرە و ئەوانەی کە ئینسان بە هەمیشەی لە دۆزەخا ئاهێڵنەوە ئەمانە وجودیان نامێنێت لە ناخی خەڵکا لە کاتێکا دین خۆی لە بنەڕەتا لەسەر ئەم دوو بنەمایە دامەزراوە بەڕێزان لەسەر تەرغیب و تەرهیب دامەزراوە لەسەر مژدەدان بە بەهەشت لەسەر بنەما لەسەر کارە چاکەکان لەسەر هۆشداریدان لە دۆزەخی بوون بۆ خەڵک ئێمە ئەمانەی بیرۆکەی دۆزەخی بوون لە مێشکی خەڵکا کاڵکەینەوە بڵێن خوا و بەهەشت و جەهەنەم بوونیان نییە بۆ خۆت بە ئارەزوی خۆت بژی کە ئەوە کارەسات دروستەکە لە کۆمەڵگەکانی ئێمەیە خەڵێکی تر بەڕێزان
ئێمە لەوانەیە ئەو پرسیارە بکرێت بۆچی ئەوەنە ئێمە جەندەرمانزە کردوێتەوە لە لاکەی خەڵکا بۆچی کردومانە بە فوقاعەیەکی زۆر زۆر گەورە وەکو مەترسی چەکی ئەتۆمی باوەڕتان بێ بە ڕێزان مەترسی جێندەر لە تریاک و مادەی هۆشبەر و لە نەخۆشی سەرەتان و لە کۆرۆنا و لە هەموو ئەو ئیجراعاتانی ئێمە کردمان بۆ ئەوەی کە خەڵک بپارێزین لە کۆرۆنا قورستر و سەختترە ئێستا ڕنگدانەوەی نابێ بەڕێزان وەرە 50 ساڵی کە ڕنگدانەوەی ئەم بیرۆکە سەختە ببینێ لە ناو کۆمەلگای ئێمەیە وەرە بزانە چۆن ئەمە خێزان هەڵەتەکێنێتەوە چۆن ئەمە بنەمای مرۆڤبوون هەڵەتەکێنێتەوە چۆن ئەمە یاری بە بەها مرۆڤیەکانەکە بە بەها ئەخلاقیەکانەکە بە بەها ئاینەکانەکە چۆن ئەمە خەڵک لە خوادا ئەبڕێ چۆن ئەمە لە خەڵک لە قیامەت ئەتۆرێنێ ئەو کات بۆ دەرەکەوێت کە ئێمە مەترسیەکمان هێناوەتە وڵاتی خۆمان کۆمەڵی خەڵکی خۆفرۆش لە پێناو پارە هەڕاجی دین و ئەخلاقی خۆیانەکەن بەڵام نابێ ڕێگەیان پێ بدی ئەخلاقی کۆمەلگا هەڕاج بکەن نابێ ڕێگە بە هەموو ئەو بەناو مەسەلەن ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی بیانی هەن لەم وڵاتەیە بەناوی مرۆڤ دۆستی و بەناوی بلاکۆکیکردن لە مافی مرۆڤ ڕێگەمان پێداون بەو پەڕی ئازادی ئیشەکەن بەڕێزان ئێمە هەڵەیەکی گەورەمان کردووە بە معنای چی قونسولیەتی ئەمریکا لە مانگی ڕەمەزانە ئاڵای هەوڕەگەزبازەکان لە شاری هەولێرە هەڵەکە ئێوێ ئەمریکا ئەوێ چ پەیاوێک بە ئێمە بدا لە ڕێگەی هەڵکردنی ئەم ئاڵایەوە و بە معنای چی کاتێک دام و دەستگاکانی ئاسایشی سلێمانی کۆمەڵێک هاوڕەگەزباز ئەگرن قونسولیەی ئەمریکا ئیداری هێزەکانی ئاسایشەکان لە سلێمانی چ عورفێکی ئەخلاقی دیبلۆماسی ڕێگە ئەدا وڵاتێک تەدەخول لە کاروباری وڵاتێکی ترا بکە ئەمریکا ئەگەر کەسێک ئەگەر قونسولیەتی وڵاتێکی ئیسلامی لە وڵاتەکەی ئەوە ئیدانی هاوڕەگەزبازی بکە هەڵوێستی ئەمریکا چیە بێ ئەی ئەمریکا هەڵوێستی چییە کە ئیدانی دەست بەسەراگرتن یا ڕێگرتن لە دیاردەی هاوڕەگەزبازی ئەکا لە سلێمانی یا لە هەولێرە بۆچی ئیدانی مووقفی هێزەکانی ئاسایش و حکومەتی هەرێ بکەن بۆچی ئەمە بە ئازادی ناو ئەبن کە ئەمە مخالیفە بە قیەمی ئێمە لە عورفی دیبلۆماسیا بەڕێزان عورفی دیبلۆماسی بعثاتی دیبلۆماسی بۆیان نییە تەدەخول لە کاروباری ناوخۆی وڵاتەکانە بکەن ئێستا ئەمریکا نەک تەدەخول ئەکا هەیمەنەی کردووە بەسەر ئەخلاقیاتی کۆمەڵگەی ئێمەیە بە چ معنایە ئیتحادی ئەوروپی فاندێکی 1 ملیۆن دۆلاری بۆ سنتەری جێندەر لە زانکۆی ئەمریکی ئەکا کە ئەمە دژە بە بنەما ئەخلاقەکانی ئێمە و بە معنەی چی هەندێک بەناو ڕۆشنبیر لە وڵاتەیە ئەو خەڵکانی کە دژ بە بداردەیە قسە ئەکەن بە کۆنەخواز و بە دژ بە پێشکەوتن و بەمە جێندەر چ پێشکەوتنی ئێوە چ پێش من نازانم ئەلمانیەتێکی کوردستان تا ئێستا چ کارگەیەکیان دروست کردووە کە ئێمەی ئیسلامی ئێمەی موسڵمان نەمانتوانی بێ تەقلیدی ئەوان کەین چی ئیبداعێکیان کردووە چی داهێنانێکی زانستیان کردووە تا ئەوان پێشکەوتن خواز و ئێمە کۆنەخواز بین سەر لەبەری ئەخلاق و ئینتیما و ئەفکاریان گەندەڵیە ئەم وڵاتەیان تووشی داڕوخان کردووە ئێستا ئەوان بە ئێمە بڵێن کۆنەخواز ئەوان لە بەرەوەی بەدڕەوشت بن پێشکەوت و خواز بن شەر و پێشکەوتن خوازی ئەگەر بەدڕەوشتی بێ بەڕێزان کەواتە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە و هەستکردنمان بە بەرپرسیارەتی قسە لەسەر دیاردەیە ئەەکەین و پێمان خۆشە خەڵک بە ئاگا بێ بەڕێزان ئێمە مناڵەکانمان تەسلیمی کۆمەڵی خەڵک نەکەین بە ناوی زانستەوە لە خشتیان بەرن بە ناوی زانستەوە بەدڕەوشتیان کەن بە ناوی زانستەوە لە خوایان بکەن کەواتە ئەمانە کۆمەڵێک بابەتن گرنگە ئێمە من پێم خۆشە لە سەرەتای باسەکەمانە ئاگامان لێ بێ و مەبەستی ئێمە تەنها ئاگادارکردنەوە و بە ئاگاهێنانەوەی خەڵکە لەسەر ئەم بابەتە یەکێک لەو تەوەرانی کە پێم خۆشە قسەی لەسەرکەین بەڕێزان بابەتی مێژووی هاوڕەگەزبازی ئینکار ناکرێت کە مێژووی هاوڕەگەزبازی زۆر زۆر کۆنە بۆ معنایی کە لە کاتی سەبی بابلیەکان باشە بۆ یەهود لە ساڵی 555 ئەو کات ئەوان عقوبەی ئیعدامیان لەسەر هاوڕەگەزبازەکان داناوە سزای کوشتنیان بۆ هاوڕەگەزبازەکان داناوە ئەمە بەڵگەیە لەسەروی ئەم دیاردەیە زۆر کۆنە هەموو ئاینەکان سەیری تەورات کە سەیری ئینجیل کە سەیری ئیسلام کە هەمووی باسی ئەم دیاردەیی کردووە کەواتە ئینکار ناکرێ بۆی ئەم دیاردەیە بوونی هەبووە لە کۆمەلگاکانە بەڵام ئەوەی نامۆیە ئەوەی هیچ کۆمەلگایەک دواکەوتوو بێ یا پێشکەوتوو ڕێگەی نەداوە بە فەرمی ئەم کارە قێزەونە ممارەسە بکرێەوە بە قانون بکرێت ڕاستە لەوانەیە هەموو بێ لە ناو خەڵکا و مەسەلەن کرابێ بەڵام بە قانونیکردنی بە یاساییکردنی بە زانستیکردنی برەو پێدانی جوانکردنەوە و ڕازاندنەوەی ئەمە ئەو حاڵەتە نامۆیەیە کە ئەم شارستانیەتی ئێمە تایە خزاوە بۆ مجتەمەعێک کە خوای پەروەردگار لە حەقیا بفەرمێ ئولائیکە کەلئەنعامی ئەفەرمێ بەل هوم ئەضەل چونکە ئەوەی ئێستا بە ناوی زانستەوە ئەکرێ ئاژەڵەکان بە بەدیهیاتی فیتڕەی خۆیان دانا بەزنە ئەو ئاستە یەکەم مجتەمع کە بەم ئەخلاقە ناسراوە لە مێژووا بەڕێزان قەومی لووط بوون کە قەومی لووط ئێمە ئەزانین چارەسەریان چی بوو وەخوای پەروەردگار بە چ دەردێکی بردوون خوا فەرمێ فجعلنا عليها سافلها وڵاتەکەی ژێر و ژوور کردوون وأمطرنا عليها حجارة من سجيل منضود تەورات هەمان عقوبە باسەکە بۆ قەومی
لوت کە قورئان باسی کردو کە خوای پەروەردگار چۆن بە سەختی لە ناوی بردوون لەبەرەوە ئەم کارە یەکێکە لەو کارانەی کە لە درێژایی مێژووە میلەتانیەک ئەگەر ممارەسەیان کردبێ خوای پەروەردگار غەزەبی لێگرتوون ئێمە ئەمانەوەی غەزەبی خوا بەسەر خۆمان نابێنین لە ڕووی زاراوەوە ئێستا بەڕێزان وڵاتانی ئەوروپایش لەسەر ئەوە ئەکەن چۆن ئێمە ئەم حاڵەتە تێپەڕێنین دەستەمووی بیرمان بکەن ئەوی جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد ئێستا ئەخلاقیات بە پیت ئاماژەی پێ ئەکرێ ئێمە باسی شزوجی جنسیەکەین کە کەوتە شزوجی جنسی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمە کارێکی منحریفە کارێکی نەخوازراوە قێزەونە ئەو ئێستا ئەڵێ LGBT چوار پیتە هیچ مشکلەی چێ پیتە یانی چێ LGBT یا پێڵێ مجتەمەعی میم یا پێڵێ مجتەمەعی کیور باشە یا پێڵێ گەیەکان یا پێڵێ لیسبیانەکان ئەم وشە جوانانە گەی یعنی مەریح یعنی ئینسانێکی ئاسوودە یعنی ئینسانێکی جەریب چەند ناوێکی جوانە ئێمە لە کوردیا پێمانەوە چی کاتەخۆی باشە ئێستا زاراوەکە وا ئەگەیەنێ ئەم کەسەش سم دەرپەڕێنێ بڵێ وەڵام من کەسێکی زۆر ئەکتیڤ و زۆر کراوە و زۆر یعنی مەریحم و من گەیم ئەمە هەڵخەڵەتاندنە و دەستەمۆکردنی بیری خەڵکە بۆ ئەم بابەتە کەواتە یەکێک لەو خاڵانی کە گرنگە ئێمە ئاگامان لێ بێ ئەم جەنگی مستەڵەحات و زاراوەیە بەسەر خەڵکی ئێمەیە تێنەپەڕێ ئەوان دەستەواژەکان ڕازانەوەی دەستەواژەکان کارە قێزەونەکانمان لەبیر نەباتەوە ئێمە هەر بە قێزەونی سەیری بکەین لە دینی ئێمەیە بەڕێزان و لە دینە ئاسمانیەکانی تریشە خوای پەروەردگار بە واضحی ئەفەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى خوای پەروەردگار دوو ڕەگەزی دروست کردووە یا کافەرمێ إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أما بەهایەکی ئاینی بەهایەکی قیەمیە ئەم دوو ڕەگەزی سەرەکین بە ئاوێتە بوونی ئەم دوانە ژیان بەردەوامی ئەبێ ڕەوڕەوەی ژیان بەردەوامی ئەبێ لێکترازاندنی ئەم دوانە واتە پەکخستنی ڕەوڕەوە و بەردەوامی ژیان ئەوەی جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد تۆ پیاوێک لە پیاو مارە ئەەکەی مناڵ لە کوێ دەسەکەوێ ژنێک لە ژنێک مارە ئەەکەی مناڵ لە کوێ پەیدا ئەبێ چۆن بتوانین مناڵ دروستکەین لەم دووە ئەگەر تۆ ڕێگە بەم کارە قێزەونانە ئەدەی لەبەرەوە ئەمە یەکێکە لەو بەها نائەخلاقیانەی کە سیاسەتی جێندەر ئێوێ بەسەر ئێمە تێیپەڕێنێ و ئێوێ ئەم ئینقیرازە بە کۆمەڵگەی مرۆڤایەتی بکە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڕێزان کە یەکێکە لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی دیاردەی جێندەر و داردەی هاوڕەگەزبازی وەکو عەرزم کردن لە سەرەتاکانی سەدەی 20ەوە بابەتی مثلیات لە وڵاتانی ئەوروپا هێدی ئیشی لەسەر کراوە و ڕێگەی پێدراوە لە ساڵی 1932ەوە باشە لە دانیمارک لە 1932ەوە لە دانیمارک مثلیەتی جنسی بە جەریمە لە قەڵەم نەدراوە و لە ساڵی 1932ەوە لە سوید هەروەها لە 44 لە سوید لە ساڵی 67دا لە بەریتانیا ئەمانە هەمووی حەزر لەسەر بابەتی هاوڕەگەزبازی لادراوە لە ساڵی 2015 ئەمریکا شەرعیەتی دا بە هاوڕەگەزبازی کە ئەو کاتە لە 36 ویلایەتی ئەمریکا بە ئاشکراوە بە قانونی ئەکرا لە 2015ەوە ئەمریکا لە سەرانسەری ئەمریکا حەزری لەسەر بیرۆکەی هاوڕەگەزبازی و مثلیەتی جنسی هەڵگرت و بە قانون ڕێگەی پێدا یەکێک لەو داتایانی کە بە مغاڵەتات بە ئێمە ئەڵێن بەڕێزان نسبەی ئەو کەسانن کە ئەم نەخۆشیە دەرونیانەیان هەیە هاوڕەگەزبازن طبعا ئێستا بڕۆ داتەکان بخوێنەرەوە ئەوانی کە داتەکان غەربیەکان باسێکن ئەڵێن نسبەی ئەم جۆرە کەسانە لە کۆمەڵگاکانە لە 100 بەرەو ژوورن لە کاتێکە داتا زانستی ڕەسەنەکان پێمانەڵێن نسبەیان لە 102 بۆ لە 103 چۆن ئەکرێ فکری لە 197 کۆمەڵگا لە پێناو حەزی نەخۆشی لە 102 بۆ لە 103 کۆمەڵگا دەستەمەوە بکرێ و قیەم و قانون لە پێناو ئەوانە بگۆڕدرێ لە کاتێکە ئەم نسبەیە لەوانەیە هەمان نسبەی تلیا کێشەکان پیاوکوژەکان دزەکان ئەوانە بن کە عیساباتن و ڕۆڵی باندەکانی مافیا بینن هەر ئەو نسبەیان هەیە ئەوانیش بۆچی حەزەکەی ئەمان شەرعیەتی پێ ئەدێ بۆچی حەزی ئەوان شەرعیەتی پێ نادرێ کەواتە ئەمانە لە ڕووی نسبەوە کەمینەیەکی زۆر کەمی کۆمەڵگاکانن بەڵام ئێستا یاساکان و دام و دەستگان نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەکرێتە پێناو خزمەتکردنی ئەمانەوە ئایا شذوذ یا هاوڕەگەزبازی هیچ بنەمایەکی زانستی هەیە بەڕێزان ئەوانەی کە ئەم بیرۆکەیە برەو پێ ئەدەن یا قسەی لەسەرەکەن دوو بەڵگی زۆر بە قووەتیان هەیە لەسەر ئەم بابەتە بەڵگەی یەکەم
لێکچواندنی نێوان مرۆڤ و ئاژەڵ ئەڵێن باشە ئاژەڵەکان بۆ میتلیەتی جنسی ممارەسە ئەەکەن بۆ ئەبینی ئاژەڵێک لەگەڵ هاوڕەگەزیکەی خۆی سێکسەکە بە معنای کەلیمە دوو لە ڕووی جەنابتانە بۆ سوارێ بێ کەواتە لەناو ئەوانیشە هاوڕەگەزبازی بوونی هەیە ئەمە یەکێکە لە بەڵگەکانیان بەڵگەی دووەمیان بوونی جیناتە ئەڵێ ئەم بابەتە علمیان سەلمێنراوە کە جینێک هەیە لە ناقی ئەم جۆرە کەسانەیە بەرپرسیالە لە ئاراستەکردنی ئەخلاقی بۆی کە کەسێکی هاوڕەگەزباز بێت طبعا خاڵی یەکەم درۆیە بۆ چونکە ئاژەڵەکان هەرگیز لە دافعی ڕەغبەی جنسیەوە ئەم کارە ناکەن بە مطلقی بە شێوەیەکی ڕەهەڕاستە هەندێک جاریکەن بەڵام بە مطلقی وانییە بۆ نێرەی ئاژەڵەکان کە ئەم کارە ئەکا زۆر جار بۆ گزارشکردن لە سەیتەرە و کۆنتترۆلی قەتیع بەوەی کە ئەم نێرینەی یەکەمەتیایانە ئەوە تا بۆ نمونە تعدا یا حسابی مێینە بۆ هەموو هاوڕەگەزەکانی خۆیەکە ئەوەی لە مێینەکانیکە لەوانیشێکە ئەمە نیشانەی سەیتەرەیە نەک ئەم کەسە ممارەسەی سێکس لەگەڵ هاوڕەگەزەکەی خۆیەکە بە دافعی جین خاڵێکی تر باشە ئەگەر گریمان ئاژەڵەکانوان ئێمە ئەنمانەوێ بەهای مرۆڤبوون بێنە ئاستی ئاژەڵ باشە ئەکرێ هەرچی ئاژەڵەکان کردیان ئێمەش بیکەین باشە ئەکرێ ئێمە مجتەمەعی جاڵجاڵۆکە مێکە کە نێرەکە ئەخوا مجتەمەعی دوو پشک باشە ئەکرێ ئێمە مجتەمەعی سەد دوو لە ڕووی ئێوە مجتەمەعی پشیلەکە هەندێک جار بچکەکانی خۆی ئەخنکێنێ ئەکرێ ئەمانە ئێمەی مرۆڤ دابەزینە ئەو ئاستەی بەوەی کە بەهاکانی ئاژەڵ بوون بکەین بە پێوەەر بۆ ئەخلاقیات و قیەمی خۆمان بزانە غەرب داخزاوەتە چ بەدڕەوشتیەکەوە تۆ چۆن دێ ڕێگە ئەدەی بەوەی کە تۆ بە من بڵێ مادەم ئاژەڵ ئەیکا کەواتە کارێکی باش عکس بۆ تەوە قیەمەکان ئەبوایە ئاژەڵەکان چاویان لە مرۆڤەکان بکردایە چونکە ئێمە عاقڵین ئەوان بێعەقڵ خوای پەروەردگار ئێمەی کە دروست کردووە ئینسان شتێکی پێوتی عەقڵ بەڕێزن عەقڵ قیەمێکە واتە گرتنەوەی مرۆڤ لەو شتانی کە لەگەڵ بەها ئەخلاقیەکانیان یەک ناکانەوە ئێستا ئێمە هەمومان بۆ نمونە معتەزیلەکان قەناعەتێکیان هەیە ئەڵێن ئەگەر دینیش نەبێ مرۆڤ بە عەقڵ ئەگاتە ئەوەی کە ناسینەوەی خراپە و چاکە بۆ خۆی بکە چونکە خوا عەقڵی پێداوە حتا ئەڵێن دۆزینەوەی خوا بە عەقڵەکرێ حتى ألن كخوا أفرمي وما كنا معذبين حتى نبعث رسولا ألن أو رسول ما بس تبي عقله ئێمەی مرۆڤ ئێستا بین بەهای عقڵ و بەهای ژیری لە خۆمانە بسڕینەوە بین وڵا ئاژەڵەکان واکەن کەواتە باکاری ئێمەش ڕێگە پێدراو بێ خاڵی دووەم بەڕێزان ئیستیدلالکردن بە بوونی جین ئەمە بەڕێزان ئەسڵ و ئەساسی نییە هیچ شتێک نییە پێی بووتێ جینەتی کۆدی هاوڕەگەزبازی لە ئەمریکاشە باشە لە ساڵی 2014 دراسەیە کراوە لەسەر 400 هاوڕەگەزباز بۆیان دەرکەوتووە جیناتیان جیناتی ئینسانێکی طبیعیە تەنانەت ئەگەر ئاراستەکردنی حەزێکیش هەبێ لە DNA مرۆڤێکە بەم بابەتەیە ئەسڵەن هیچ جینێک نییە بەرپرس بێ لەما ئەوە مطلقاً علمیاً ئەمە درۆیە ئێستا تەرویج بۆ ئەوەکەن ئەڵێن ئەمانە کاکە جینێک هەیە بەرپرسە لە ئاراستەکردنیە ئەسڵی نییە ئەم قسەیە هیچ داتایەک توێژینەوەیەکی زانستی ئەم قسەیە ناسەلمێنێ ئەمە درۆیە ئەمە هەمان ئەو توێژینەوانن کە کاتی خۆی داروینیەکان بە خەڵکیان گوت ئەسڵی مەیمونە باو باپیرانی ئێمەیان کرد بە مەیمون ئێسش ئەم داتایانە پێمانەڵێن جینێک هەیە لە مرۆڤ جینی بەد ئەخلاق بوونە ئینسانەکە کە بەدڕەوشتە بێت جینێک بەدڕەوشتێکە کە ئەم قسەیە ئەساسێکی علمی نییە حتا وەکو عەرزم کردن ئەگەر حەزێکیش هەبێ لە مرۆڤ وەک هەموو حەزەکانی تر پێویستی بە کەبتە ئەکرێ ئینسان وابەستە یا دەستەبووی هەموو حەزەکانی خۆی بێ کەواتە ئێمە ئەگەر مۆڵەت بە حەزی هاوڕەگەزبازەکان دەین با مۆڵەت بە حەزی تریاکخۆرەکانیش بدەین با مۆڵەت بە حەزی ئەو کەسانش بدەن کە حەزەکەن بۆ نمونە داوێن پیسی لەگەڵ دایک و خوشکی ئەو خەڵکەیە بکەن با مۆڵەت بە حەزی دزەکانیش بدەین با مۆڵەت بە حەزی مافیاکان و تیرۆریستەکانیش بدەین هەمووی حەزە با مۆڵەت بە حەزی پیاوکوژەکانیش بدەین با یاساکان هەڵگرین یاسا بۆ کە بتکردنی حەزی خەڵکە ئەگەر ئێمە وابەستی حەزی خەڵکین ئەگەر ئێمە وابەستین هەر کەسی حەزی دەرونی لە چی بوو ئەوە بکە کەواتە یاسامان بۆ چییە کەواتە دین قیمەتی چییە بۆیە بەڕێزان ئێمە ئەم بابەتانە ناکرێ بەڕاهایی مامەڵی لەگەڵا بکرێ کە ئەوان ئەڵێن ئەمە بابەتێک عەلاقی بە جینەوە هەیە وەکو عەرزم کردن درۆیە پەیوەندی بە جینەوە نییە خاڵێکی تر ئەگەر ئەمە پەیوەندی بە جینەوە هەیە بۆچی ڕێژەی هاوڕەگەزبازەکان هەر ئەو کەمینێن لە کۆمەڵگایە بۆچی زیاد ناکات دیاردەی هاوڕەگەزبازی بۆ نمونە و بۆچی بەعکسەوە بە گرنگی پێدان و ڕێگە پێدان زیادەکە ئێستا ڕێژەکە نەگۆڕە
بەس ئێستا بۆ ڕوو لە زیادبوونە هەر سەیری واقعی کوردستان کە ئێمە لە ڕووی ئیعلامی لە ڕووی یاسایی لە ڕووی هەڵمان ئیشی لەسەرەکەی ڕێژەکە زیاد دەکات کەواتە جین نییە ئەگەر جینە بۆچی هەندێک هاوڕەگەز باز هەیە چاگە بێتەوە ئەگەڕێتەوە سەر ئەخلاقە تەبیعیەکەی خۆی و بۆچی هەندێک کەسی بەڕەوشت هاوڕەگەز بازە بن بۆچی خەڵک هەیە لەم سلێمانیەیە ژنی هەیە مناڵی هەیە چۆتە ئەمریکا بۆ بە هاوڕەگەز باز مەگەر لە ئەمریکا ئەو جینەیان تیا زەرع کرد جینەکانیان گۆڕی ئەی بۆ لە سلێمانی هاوڕەگەز باز نەبوو ئینسانێکی تەبیعی خێزان و مناڵی هەیە وەکو هەر پیاوێکی تر چوە لەوێ شووی کردووە چی جینەکانی گۆڕی کەواتە بەڕێزان ئەمانە درۆن ئەگەر ئەمانە علاقی بە جیناتی مرۆڤەوە هەبوایە ئەو کاتە ئەبوایە ئەم جیناتانە لە سەرەتای مناڵیەوە ئاراسی مرۆڤەکانیان بەو شێوازە بکردایە کە ئەمە بوونی نییە هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەم داردەیە بەڕێزان بەسەریعی خاڵی یەکەم هەندێک هۆکاری ذاتی هەیە هۆکارە ذاتیەکان ئەوەیە ئینسانەکە جاری وا هەیە بۆ خۆی ڕغبەیەکی سێکسی بە قووەتی هەیە ئەم ڕغبە سێکسیە بە قووەتە پاڵی پێوە ئەنێ بۆ ئەوەی هەر کەسێکی دەستکەوێت سێکسی لەگەڵا بکە باش یا جاری وا هەیە بەعکسەوە ڕغبەیەکی سێکسی خامیلی هەیە پیاوەتیەکەی ضعیفە باشە لە جیاتی ئەوەی هەوڵ بدا پیاوەتی خۆی بسەلمێنێ خۆی تەسلیم بە پیاوێکەکە هەردوو دافعەکە بوونی هەیە لە ئینسانە بەڵام ئەمە غەریزەیە نەک جین ئەمە بابەتی غەریزەیە پەیوەندی بە جینەوە نییە هۆکاری خێزانی هەیە هەندێک جار ئینسان بەرەو ئەم حاڵەتە ئەبا وەکو ئەوەی کە باسەکرێ بۆ نمونە ئینسان ئەگەر لە خێزانێکا بێ مناڵێک بێ کوڕ بێ بۆ نمونە بە نەرمونیانی پەروەردەیەکی قژی درێژکەیتەوە نازی زۆر بیتێ زۆر ناسکی کەیتەوە ئەمە کە لە دواییە گەورە ئەبێ زۆر زەحمەت هەستی پیاوەتی چکە پیاوەتی وەکو هاوڕەگەز بازەکان خۆیان ئەڵێن پیاوەتی ئەرکە ژنێتی ئەرک نییە تۆ بە نۆرمەڵ بە سلۆری ئەبی بەژن بەڵام پیاوەتی جوهد و هەوڵ و ماندووبوون و ممارەسی ئەوەی بۆی ئیسباتی ڕجولەت بکەی ئەوانەی کە بن بژن لە قۆناغێکی مناڵیە خێزانەکانیان بە شێوازێکی پەروەردەکردنی ناسکڕایان هێناون کە جورئەتی پیاوبوونیان تیا دروست نابێت لە داهاتوە خۆیان تەسلیمی پیاوێکی کاکەن کە حەزەکانی خۆیانیان تیا بەتاڵەکەنەوە بە خێرایی قسە لەسەر دیاردەکانی شزوزەکەم بەڕێزان خاڵی یەکەم ئەم دیاردەی هاوڕەگەزبازیە هەموو بنەما ئەخلاقی و ئیمانیەکان هەڵەتەکێنێتەوە لە حەڵاڵ و حرامیشە چونکە ئەگەر ئینسان ئەوەنە قێزەون بوو دەستی بۆ هاوڕەگەزبازی برد ئەو کاتە دەست بۆ هەموو حرامێکی تر ئەبا چونکە ئێمە ڕاستە وتومانە پیاو بە سروش مائی لە بەلای ئافرەتا لەوانەیە بکەوێتە هەڵە لەگەڵی لەوانەیە بۆ نمونە زینا بکە بۆچی لە شەریعە عقوبەی شذوذ لە زینا قورسترە بۆچی عقوبەی ئەم قەتڵە عقوبەی ئەو لە حاڵەتی بیکرا جەڵدە لەبەری ئەم حاڵەتە زۆر قێزەونە هەر کەس بیکە و ئەگەر کابرا دابەزیە ئەو ئاستی ئەم کارە بکە ئەو کاتە حرامەکانی تر بە ئاسانی تێ ئەپەڕێنێ بۆیە ئەگەر ئێمە بە خەڵکمان و تۆ ئاساییە شازبی لەلای ئەو ئەمەمان زەریع کرد ئەم حرامە قورسی بەلا ئاسان بوو ئەو کاتە دڵنیا بن دزی و ئەو کاتە درۆ و ئەو کاتە کۆمەڵی حرامی تر زۆر بە ئاسانتر ئەکا خاڵێکی تر ئەمە بنەمای خێزان هەڵەوە شوێنێتەوە بەڕێزان ئەمە خێزان تێگەدا بۆچی چونکە تۆ خێزانێک پیا و پیاوێکە بێ ژن و ژنێکە بێ ئەو کاتە ئەم خێزانانە چۆن مامەڵەیان لەگەڵا کرد یا پیاوێکە وەک جەنابی دکتۆر ئامۆژەی پێکرد حەزی دوو حەزی هەیە ئەم دوو حەزە چۆن تێکەڵە کرێ لەگەڵ یەک حەزەکە پیاو بێ و حەزەکە ژنیش بێ خێزانەکەی چۆن دروست ئەبێ بەم شێوازە ئەو کاتە ئەمە گرفتێکی گەورە بۆ ئێمە دروستەکە نسبەی مەشاکلی ئیجتیماعی بۆ ئێمە دروستەکە ئێمە ژنمان دانا و کشمان گەورە کردووە بێین بە پیاو پیاویشمان گەورە کردووە ژنی بۆ بێنین دوای ئەمانە ئەچن پیاوەکان شووەکەن بەیەکەوە ئەی کشەکان چی لە بکەین ئێمە ئەی ئافرەتەکان ئەمە دیاردەی عنوسە زیاترەکە پیاوەکان ئەچن ڕغبەتیان بۆ یەک ئەبێ ئەمانە دوای ئەگەر ژنیشان هەبێ ژنەکانیان تەڵاقە دەن ئەگەر مێردیشان هەبێ داوای جابوونەوە لە هاوسەرەکانیانەکەن کەواتە کێشەی قەیرەبوون کێشەی هەڵوەشانەوەی خێزان کێشەی هەموو ئەمانەمان بۆ زیاد دەکەن خاڵێکی تر بەڕێزان کێشە دەرونیەکانی هەڵگری ئەم جۆرە دیاردانە ئەمانە ڕێژەی ئینتیحار تایانە زۆر زۆرە خۆکوشتن تایانە زۆر زۆرە تۆ ناتوانی ئەمانە بەوەی کە هۆرمۆناتی ئونوسەیانە دەیتێ هەستی پیاوەتیان تیا مەحف بکەیتەوە بۆ کۆتا کۆتا ناتوانی ئەمانە لە ناخی خۆیانە پیاون و ئەمانە عنسوری ئێکسواییان هەیە ڕەگەزی واییان هەیە لە کڕۆمۆسۆماتیانە تۆ ناتوانی بەم فێڵ و چاوبەستکردنە لە مەسەری خارجیانە بڵێ وڵات تۆ ژنیت یا بە ژنێک بڵێ تۆ پیاوی لەبەرەوان تووشی قەلق تووشی اختراب تووشی حاڵەتی کە ئابە ئەبن تووشی حاڵەتی خۆکوشتن ئەبن و دیاردەی خۆکوشتن لەمانەیە دیاردەیەکی زۆر زۆر زاڵە خاڵێکی تر بەڕێزان نسبەی تاوانکردن لەمانەیە زۆر زۆرە لە ئەوروپا بەپێی داتاکان بڕۆ سەیری کە ئەوانەی کە ئالوودەی تلیاک بوون
ئەوانەی کە ئالوودەی بۆ نمونە ئیساباتی مافیا ئەمانە ئەبن زۆربەی ئەوانن کە حاڵەتی شذوذیان هەیە ئەمانە زۆربەی ئەو کەسانن کە تووشی قەلەقی نەفسی و نەخۆشیە دەرونیەکانی وەکو ئیکتئاب و شیزۆفرینیا و ئەم بابەتانە ئەبن هۆکارەکانی چارەسەر بەڕێزان ئەوەیە ئێمە هەمومان پێکەوە بەڕێزان کەس خۆی لەم شەڕە بەدەر نەگرێ کەس نەڵێ پەیوەندی بەمنەوە نییە پەیوەندی بە تۆ بە براکەت بە خوشکەکەت بە باوکت بە دایکت بە مناڵەکەتەوە هەیە بەیانی مناڵەکەت لە مەکتەبا فێری هاوڕەگەزبازی ئەکەن بۆی ئاساییەکەن مناڵەکە دێتەوە کوڕە شووی کردووە بەیانی کشەکە دێتەوە شووی کردووە بە هاوڕەگەزەکەی خۆی بای ناتوانانی ئەم حەزەی تا چارەسەرکی ئالوودەی ئەبێ بە خوتایە وەک چۆنەوەی ئێمە ئێستا ئەتوانین کەسێک کە فێری تلیاک نەبووە نێڵین بێ بە تلیاک کێش بەڵام کە ئالوودەی تلیاک بوو زۆر زەحمەتە بتوانی کۆنتترۆلی بکەیت ئەو کاتە باجەکان زۆر قورسترە بن کەواتە خاڵی یەکەم بریتە لەوەی ئێمە هەمومان بە ئەرکی خۆمان هەڵسین هەر یەکەمان لە ڕێی خۆمانەوە لە ڕێی فەیسبووکەکانمانەوە لە ڕێی ئەکاونتەکانمانەوە لە ڕێی پێگە وەزیفەکانمانەوە دژ بەم دیاردەیە بوەستینەوە ئێمە دژنین بە مافی ئافرەت دژنین بە پێشکەوتن ئێمە دژین بە بەدڕەوشتی ئێمە دژین بە هەڵگەڕانە و لە فیترەتی مرۆڤ بوون خاڵێکی تر بەڕێزان ئێمە پێویستمان بەوە هەیە کە لە ڕووی قانونیشەوە بەرپەرچی ئەم بابەتە بدرێتەوە پێویستمان بە ناوەندەکە یاسایەکان هەیە کە تەشریعی قانونی بکەن بۆ ڕێگەگرتن لەم بابەتانە ڕێگە نەدرێت بە چ حەقێک دیاردەی جێندەری بوون بۆچی هەموو زانکۆیەکی سلێم کوردستان ئەبێ سنتەرێکی جێندەری تیابێ چێ دەعمی ئەم سنتەرانە ئەکا بەڕێزان لە ڕووی قانونیە و ئەمانە تا چەند شەرعیەتی بوونیان هەیە کە ئەمانە دژن بە بەهای مرۆڤ بوون دژن بە بەهای ڕەوشتبوون لە کۆمەڵگاکانە خاڵێکی تر بەکارهێنانی دەستەواژە ڕسەرەکانی کوردەواری خۆمان بۆ ئەمانە ئێمە هەرگیز دانە بەزینە ئەو ئاستەی بەمانە بڵێن ئەمانە هاوڕەگەز بازن یا ئەوانە من ئەدەبن ناتوانم لە حزوری ئێوەیە بیڵێم بەڵام حەق ئێمە مستەلەح کوردەواریەکان ئەمە شەڕی مستەلەحاتە بەڕێزان شەڕی تێپەڕاندنی زاراوەکانە بۆ جێگرتنەوەی ئەم بەدڕەوشتیانە لە ژێریانە ئێمە پێویستە متەمەسیک بین بەو زاراوانی کە هەمانە خاڵێکی تر بەڕێزان ئێمە پێویستە مناڵەکانمان لەسەر ئەو بنەمایەن ئەوانە تەسیرمان تێ نەکا ئەو بە ئێمە بڵێ وەڵام مناڵ بۆیە فەلسەفەی جێندەری ئەڵێ کەس بە کوڕ و کش دەدایک نابێ ئەوە ئێمەین کوڕ و کش دروستەکەین وانە ئێمە کوڕەکانمان لەسەر پیاوەتی لەسەر مەردایەتی لەسەر شەهامەت لەسەر تێکەڵی لەسەر مردبوون ڕابێنین کشەکانیشمان لەسەرەوەی دایکێکی میهرەبان لەسەر پەروەردەیەکی ناسک لەسەر ناوێکی جوان ئەخلاق حیشمەت پەروەردە بکەین نەکەوینە ژێرکاری گەری ئەم هەژمونەوە بەوەی ئێمە شەرم بکەین لەوەی ئەوانە بێ شەرم بکەن ئەوانە بێ ڕویان خۆیان داپۆشن ئەوانە بێ لە تاریکاییان نەبێ ڕویان نەبێ خۆیان دەرکەن ئەوانە بەدڕەوشت و کۆنە پەرستن بەڕێزان ئەوانە بەد ئەخلاقم کایان و کۆمەڵگەی کوردەواری بەرەو بەد ئەخلاقی بەرن داوای لێبوردەکەم کاتەکەم درێژ کردەوە صلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەست خۆش بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح بەڕێزان تەورەکەی دکتۆر لەم چەند خاڵای کورت دەکەینەوە چەمکی جێندەر لەسەر هیچ بنەمایەکی زانستی سەرچاوی نەگرتووە تەنانەت بانگەشەکارانی تا ئێستاش پێناسەیەکی موحەدیان نییە بۆ زاراوەی جێندەر داڕمانی ئاین و بەها ئەخلاقی و بەها مرۆڤایەتیەکان لە ناخی تاکەکاندا ناکرێ و ناگونجێ ڕێژەی کەمینە زاڵ بێت بەسەر زۆرینەی کۆمەڵگا و زۆرینە ناکرێ ببێتە قوربانی کەمێکی کەمینە یاخود عەقڵیەتی نەخۆش و نادروست ناتەندروست زاڵ بێت بەسەر عەقڵێتی سەلیم و تەندروستە پێویستە زۆر لە جاران زیاتر ئاگاداری تاپ و خێزان بین لەلایەن کێ و چۆن ئاراستە دەکرێن و هەر گۆڕانکاریەک لە ڕەفتار و گفتاریاندا دروست دەبێت بە هەند وەربگیرێ بە یاساییکردن و بە زانستیکردن و ئاساییکردنەوەی لێکەوتەکانی جێندەر دیاردەیەکی نامۆیە بە ئاین و ئەخلاق و دابوونەریتی سەرجەم کۆمەڵگا مرۆڤایەتیەکان تێنەپەڕاندنی سەرجەم زاراوە جەندەریەکان و نابێ قبوڵ بکرێت و بە حاڵەتێکی ئاسایی مامەڵەی لەگەڵا بکرێت بەڕێزان ئێستاش لە ڕێگای سکایپەوە دەچینە خزمەت تەورەکەی دکتۆر موسەنا ئەمین بە ناونیشانی بزوتنەوەکانی ژنان لە یەکسانی بۆ جێندەر گەشەکردنی یاکرازانی داواکاریەکان بەڕێزیشیان لە ماوەی 25 خولەکە بابەتەکان بخەنە ڕوو با بفەرمێت دکتۆر موسەنا سڵاوی خوای گەورە لێبێ سڵاوی خوای گەورەتان لێبێ سەرشەم فەرموو لە ماوەی 25 خولەکە بابەتەکەی جەنابەت پێشکەش بکەیت بە ناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاوی خوای گەورە لەسەر پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم لەسەر یار و یاوەران و شوێن کەوتوانی لەسەر ئێوەی خۆشەویست و عزیز و بەڕێز سپاس بۆ ئینستیتیوتی ژیار بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتی کۆبوونەوە و پێشکەشکردنی ئەم بابەتە داوای لێبوردنەکەم لەبەر بەشداری لە کۆنگرێکی نێودەوڵەتی لە ئەستەمبول نەمتوانی لە خزمەتتان نابم
هیوادارم ئەم دەرفەتە گونجاو بێ بۆ ئەوەی منیش بەشداریەک لە ئەم بابەتە بکەم کە زمانێکی درێژە لە سەردەمی نووسینی ڕیسالی ماجستێرەکەمەوە تا ئێستا یعنی زیاتر لە 21 ساڵ ئەبێ من مامەڵە لەگەڵ ئەم بابەتە ئەکەم و 3 ساڵ ڕاوێژکار بووم لە لیژنەی نێودەوڵەتی ژنان و مناڵان لە قاهێرە. بەڕێزان بابەتێکی هەستیارە و بابەتێکی لە ڕاستیە فلسفی و زانستیە. ئەم بابەتە طبعا دراستەکەی منیش لە ئەساسە فلسفە ئیسلامیە و من لە ڕوانگەی فلسفیەوە سەیری ئەم دیاردەیەم کردووە، ئەویش بە ئەوەی کە لێکۆڵینەوەی بنووسم لەسەر ئەو بنەما فلسفیانەی کە لەسەر چ بنەمایەکی فەلسەفی بیر و بۆچوونەکانی خۆیان داڕشتووە و لە جیهانی ئیسلامیش لە فکری ئیسلامیش لەسەر چ بنەمایەک ئەم بابەتانە داڕژراون و فکری ئیسلامی لەسەر چ بنەمایەک ئەم بابەتانی بەحس کردووە. بۆیە لە ڕاستیە هەرچەنە زۆرێک لە برا خۆشەویستەکانمان مامۆستایانی بەڕێزمان دڵگەرمن وتار بێژە بەڕێزەکانمان بە حەماسەت و ئەم بابەتە باسکەن، مافی خۆیەتی بەڵام ئەبێ بزانین کە ئەم بابەتە لە ئەسڵا بابەتێکی فکری فەلسەفیە و وەکو مامۆستایان و دکتۆرە بەڕێزەکانیش پێشبن ئاماژەیان پێکرد ئەم بابەتە گەر بێت و بابەتێکی سلوکی تاکە کەسی بێت ئەوە لە سەردەمی سەرەتای مرۆڤایەتی و لە ڕۆژۆ مرۆڤایەتی هەیە تا ئەمڕۆ دیاردەی لادانی سێکسی و ئسترابی هەویەی جنسی وەکو بە عەرەبی پێڵێن ئەم ئسترابە وەکو نەخۆشیەک لە ناو مرۆڤایەتی هەر هەبووە. بە ئاستی جیاواز سەردەمانێک هەبووە وەکو سەردەمێک کە قورئان تۆماری کردو قەومی لووت، ئەمە زۆر پەریسەندووە سەردەمانێکی تر کبووەتەوە. بۆیە ئەمە بابەتێکی وەکو سلوک و ئەخلاق وەکو لادان وەکو نەخۆشیەک بابەتێکە ئەوەی کە چوارچێوەی فەلسەفی بۆ دروست کرێ و ڕەبت کرێ لەگەڵ چەمکی جێندەر کە لە ئەساسا چەمکی جێندەر بۆ ئاماژە بە جیاوازیەکانی نێوان ژن و پیاوانەکە لە بواری ماف و لە بواری دابشبوونی ڕۆڵی کۆمەڵایەتی، دواتر ئەم چەمکە بهێنرێ بکرێتە پاساوێکی فەلسەفی و چەمکێک کە لەژێر سێبەری ئەم چەمکە پاساو هێنانەوە و بڵاوکردنەوە و چەسپاندنی چەمکی هاوڕەگەزبازی ببێتە هاوڕێی ئەم جۆرە چەمکانەوە ئەم جۆرە لێکۆڵینەوانە. ئەمە بابەتێکە بێ لەسەری بۆستین. بۆی قسەکەی من سەرەتاوێ ئەم بابەتێک بابەتێکی فکری فەلسەفی زانستیە، بابەتی فەلسەفەیە، بابەتی سۆسیۆلۆژیایە، بابەتی دینە و بابەتی خێزان و کۆمەلگایە، بابەتێکی دەرونی بە ئیمتیاز دەرونیە و بابەتێکی پەروەردەییە. هەموو زانستەکانی مرۆڤ، زانستە مرۆڤایەتیەکان یا زانستەکانی مرۆڤ هەر هەمویان لە کێڵگەی جیاوازە کار لەسەر ئەم دیاردەیەکەن و کار لەسەر ئەم چەمکانەکەن کە هەندێجار ئەم چەمکانەیەکە گرنەوە هەندێجاری جیاوازن، ئێمە بێ زۆر دەقیق و علمی قسە بکەین. یانی هەمیشە جێندەر واتای پاساوهێنانی هاوڕەگەزبازی ناگەێنێ، بەڵام مەساحەیەکی تێکەڵی زۆریش لە نێوانیانە هەیە و ئێستا لە ئێمە کە بابەتەکەی من ئەوەیە چۆنێتی گەشەکردنی ئەم ڕەوتە فەلسەفیە، ئەم ڕێبازە فیکریە چۆن گەشەی کردووە و لە باوەشی کێوە هاتوتە ناو کۆمەڵگا، بێگومان لە باوەشی بزوتنەوەکانی تایبەت بە ژنان. بۆیە ئێمە ئێستا لێرە باسیەوەکەن کە بزوتنەوەکانی ژنان چۆن دەستی پێکرد لە سەرەتای قەرنی پێشوو، لە سەرەتای قەرنی 20 لەسەر چ بنەمایەک دەستی پێکرد، بنەما فکری و فەلسەفیەکەی چی بوو، چۆن گەشەی کە چۆن گەشتان قۆناغا کە لە ڕاستیە لە داواکردنی یەکسانیەوە کە ئێمە بێگومان هەمومان کۆکین وەکو موسڵمان لەسەرەوەی کە باشترین داکۆکی کار لە یەکسانی نێوان ژن و پیاو بریتێ لە قورئانی پیرۆز و یەکەمین دەقی ئاسمانی دینی ڕوونە کە زۆر بە وازحی دژ بووە لەگەڵ هەڵاوێردن دژی ژنان
و دش بووە لەسەر دابشکردنی ڕۆڵەکان بە شێوازێک کە یەکێ لە ڕەگەزەکان هەموو ڕۆڵەکان ببا و هیچی بۆ ئەوی ترجێ نەهێڵێ، بەڵام هەمان کات قورئان دژە لەگەڵەوەی ڕۆڵەکان تێکەڵ بکرێن و ڕۆڵێک بگوازرێتەوە لە تەرەفێکەوە بۆ تەرەفێکی تر بە جۆرێک کە لە یەکسانیەوە ببێتە یەکسانی ڕەها، لە موساواتەوە ببێتە تەماثل. ئەم بزوتنەوانە وەکو جاران دەستیان پێکرد بە بزوتنەوەی ژنان دەستیان پێکرد، یعنی لەسەر چەمکی ژن نیشانە کرد. چەمکی ژن کە ئینگلیس پێڵێن وومن، ئەو کاتە پیانەوت وومەنیزم یا وومەن لیبریشن موڤمنت، یعنی بزوتنەوەکانی ڕزگاری ژنان. پاساوی بوونی ئەم بزوتنەوانە چی بوو؟ پاساوێکی سروشتی بوو. پاساوەکەی ئەوە بوو کە ژن لە کۆمەلگای ئەمریکا و ئەوروپا و ڕۆژئاوا بەگشتی وەکو یەکسان لەگەڵ پیاو سیر ناکرا. زمەتی مالی مستەقل لێ و تایبەتی خۆی نەبوو، یەکسان نەبوو لەگەڵ پیاوان. ڕێگەی پێ نادرا لە زۆربەی وڵاتان بەشداری حتا دەنگدان بکا وەکو هاوڵاتیەکی یەکسان کە مافی دەنگدانی سیاسی هەبێ لە هەڵبژاردن. مافی ئەجر و یعنی کرێی یەکسانی نەبوو لە کاتێکا کە هەمان کاری ئەنجام بداین. مافی وەرگرتنی پۆست و پلە باڵەکانی نەبوو. ئێستاش مافی زۆری ئەوانەی هێشتا 100% لە هەندێک شوێن بەدەست نەهێناوە. بۆیە دروستبوونی بزوتنەوەکانی ڕزگاری ژنان لە سیاقی مجتەمەعاتی ئەوروپیا شتێکی زۆر چاوەڕێنکرا و مەفهوم بوو، هەروەکو چۆن سیکولاریزم یا علمانیەت لە چوارچێوەی ئەو وەزعی کە هەبوو لە ئەو وڵاتانە کە دژایەتی کەنیسە بە توندی دژایەتی زانستیە کرد، بە توندی دژایەتی ئازادیە کرد. دەرکەوتنی سیکولاریزم و علمانیەت بۆ جیاکردنەوەی دەسەڵاتی کەنیسە لە حکومڕانی شتێکی منطقی و معقبول بوو، مەفهومی بوو، یعنی بۆچی ئەمە دروست بووە. لە نەبوونی نایەکسانی و زۆڵم و هەڵاوێردن لە دژی ژنان، تونوتیژی، کەم سیرکردن، نایەکسانی و نابەرابەری، نەبوونی دەرفەتی یەکسان، ئەمە تەبیعی بوو کە بزوتنەوەیەک دروست بێ بۆ تیماکردن لەم بوارە. بزوتنەوەی ژنان دروست بوو. کەمکەم تونڕەوەکان لەگەڵ یعنی داڕوخانی ئاستی هەیمەنە و هەژمونی دین لەسەر بوارەکانی کۆمەلگا و فکری ئینسان، لەگەڵ دابەزینی هەژمونی ئاین بە بۆنێ ئەو زروفە تایبەتی کە ئاینی مەسیحی هەیەی کە کۆمەڵێک چەمکی تایە کە نەیتوانی و عەقڵی ئەوان تێکا لەوەی کە وەڵامی هەموو پرسیارەکانیان بداتەوە. دەرەنجام ئەم بزوتنەوانە لە کەمکەم بوارێکی تونتر و ڕادیکاڵتری وەرەگرت تا گەشتە ئاستی ئەوەی کە ببێتە بزوتنەوەیەکی توندڕە و داخوازیەکانی بباتە ئاستێکی داخوازی ڕیشەیی، پرسیارەکانی بباتە سەر ئەوەی کە نکولی لە خودی نێرومێتی بکە کە هیچ ڕۆڵێکی هەبێ بۆ دیاریکردنی هیچ ڕۆڵێک لە ژیانە بۆ ژنیا بۆ پیاو. لە سەرەتا ئەمە لە قۆناغی دواتراوای لێهات لە بزوتنەوەیەکی لیبرالی ئاسایی بۆ دیفاعکردن لە مافی ژنان چۆ قۆناغی باسکردن لەوەی کە ژن و پیاو ئەبێ یەکسان بن و نابێ لەسەر هیچ بنەما و پاساوێک ڕۆڵێکی جیاواز بدرێ بە پیاو نەدرێ بە ژن. بۆیە حتا لە دایکایەتیە ئەبێ باوکایەتی و دایکایەتی وەکو یەک بن و ئەبێ هەمان ڕۆڵ پیاویش بیبینێ و لە خزمەتی ماڵ و ناوماڵە ئەبێ ڕۆڵ ژن و پیاو هەمان ڕۆڵ ببینن، لە کارکردنی دەرەوە ئەبێ هەمان دەرفەت بە پیاو و ژن بدرێ وەکو یەک بچنە دەرەوە کار بکەن. و حتا لەوەی کە نابێ تەرەفێک هەبێ کە هەژمونی ئابووری هەبێ و ژن بەخێو بکا کە پیاوە، هەروەها نابێ پیاو ژن بەخێوکە و نابێ هیچ دەسەڵاتێکی تایبەت بە لە ناو خێزانە بدرێ بە پیاو. لێرەوە کەمکەم بابەتەکە سەری کێشا بۆ ئەوەی کە هیچ جیاوازیەک بە هیچ شێوەیەک نەمێنێ لە نێوان ژن و پیاو، لە ئیکواڵەتیەوە بوو بە ئابسۆلیوت ئیکواڵەتی، یعنی لە یەکسانیەوە بوو بە یەکسانی ڕەها، کە لە ڕاستیە یەکسانی ڕەها خۆی بۆ خۆی بتەوێ و نەتەوێ چەمکی نێرێتی و مێتی و پیاوێتی و ژنێتی کەمکەم ئەسڕێتەوە. هەر فعلەن دوای ماوەیەک داواکاریەکان بەرەو ئەو ئاڕاستە چوو کە چەمکی جێندەر تەنها ئاماوازیانەی کە کولتور دروستیەکە لە ناو ڕێوڵی هەردوو ڕەگەز
بۆ ئەو جیاوازیانەی یا ئەو هەڵاوێردن و زوڵمەی کە ئەندێجار ناحەقی بەرامبەر بە ژن ئەکرێت لەسەر ئەساسێکی کولتوری یا ئایدۆلۆژی یا دینی کە جێندەر وەکو مەفهومێکی سۆسیۆلۆژی سەرەتا بۆ ئەمە بەکارهێنرا کە ئاماژە بێ بۆ ئەو فەرق و جیاوازیانە بۆ ئەوەی نەمێنن. بەڵام دوایی بەو ئاڕاستە ڕۆشت کە نکولیکردن بێ لە خودی خێزان، نکولیکردن بێ لە مەفهومی نێرێتی و مەفهومی مێتی. وە کۆمەڵێک پەیدا بوون پێیان وابوو کە هەتا ئەم دوو مەفهومە لە ناو کۆمەڵگا بمێنن کە کەسێ بێ ژن بێ و کەسێ بێ پیاو بێ، ئەمە بناغەیەکی کۆنکرێتی دروستەکە بۆ ئەوەی موئەسسەی خێزان بمێنێ، وەکە موئەسسەی خێزانیژما ڕۆڵی جیاواز هەر ئەمێنێ کە ڕۆڵی جیاوازیژما نابەرابەری و یەکسانی ئەمێنێ. لێرەوە مەسئلەی ڕزگارکردنی ژن و یەکسانی ژنیان دەڕووی فەلسەفی و فکری ئیجتیماعیەوە بەستەوە بە مەسئلەی هەڵوەشاندنی مەفهومی زکورە، مەفهومی ئونوسەت و مەفهومی خێزان، و بانگەشەیان کرد بۆ ئەوەی کە فۆرمی جیاواز لە خێزان دروست بێ و ئەسڵەن شوناسی نێرێتی و مێتی شوناسێکی بایۆلۆجی نەبن بەڵکو شوناسێکی کۆمەڵایەتی بن. ئالێرەوە مەفهومی جێندەر ڕەبت بوو بە مەسئلەی هۆمۆسێکچواڵەتی و پاساوهێنانەوە بۆ هاوڕەگەز بازی و بۆ لادانی سێکسی و شەرعاندنی ئەوە، و حتا لە هەندێک لای زۆر تونڕەوەکانیان سیرکردنیشی وەکو مۆدێلێکی یەکسانی فەلسەفی و ئیجتیماعی و قانونی. بۆیە لێرەوە ئەتوانین بڵێم مەفهومی جێندەر وشەی جێندەر کە لە ڕووی گراماتیکیەوە معنای سێکس ئەگەێنێ بە ئەسڵ، یانی نێر یامێ کە تۆ جێندەری چییە ئەڵێ نێرم یامێم، دوای ئەوە بوو بە مەفهومێکی ئیجتیماعی کە ببێتە چەمکێک بۆ مامەڵەکردن لەگەڵ جیاوازیە، ئەو جیاوازی و زۆڵم و هەڵاوێردنی کە لەسەر ئەساسی کولتوری دروستە بێ. سێهەم لە خۆناغی سێم جێندەر بوو بەم چەمکێک بۆ قسەکردن، بۆ نکولیکردن لە نێرێتی و مێتی و بۆ باسکردن لەسەرەوەی شوناسی جێندەری پەیوەندی بە حاڵەتی بایۆلۆجی ئینسانەوە نییە کە تۆ بە نێر لەدایکەبی یا بە مێ لەدایکەبی، بەڵکو تۆ توانی شوناسی جێندەری بۆ خۆت هەڵبژێری ئەگەر نێربی بە مێ، ئەگەر مێبی بە نێر، یا هەر جۆرێک کە بتەوێ، یا بەو شێوازە جیاوازانەی کە مامۆستایانی بەڕێز ئاماژیان پێکرد کە تۆ لیزبیان بی، گەی بی، ترانسێکسیۆڵ بی، بایۆسێکسیۆڵ بی، نازانم ئەم هەموو جنسی خۆت گۆڕی بێ، نازانم ژن لەگەڵ ژن پەیوەندیە بێ، پیاو لەگەڵ پیاو پەیوەندی هەبێ، لەگەڵ یەکتری بە تێکەڵی هەیان بێ، هیچ شوناسێکی جێندەری نەبێن، لەگەڵ هەردوو ڕەگەز هەی بێ نەی بێ. هەموو ئەم بابەتانە بوونە بەشێک لە چەمکی جێندەر و چەمکی ئەوەی کە ناویان نا بە جێندەر ئایدنتیتی یانی شوناسی جێندەری. لێرەوە جێندەر بوو بە حاڵەتێکی فەلسەفی مەترسیدار و داخوازیەکانی ژنان، بزوتنەوەکانی ژنان کە لە دواییە بە بزوتنەوەی ژنان نەما بوو بە بزوتنەوەی مێگەرایی. کاتێ باسی وومن لیبریشن موڤمنتەکەی یا باسی فیمەنیزم جایە، فیمەنیزم ڕاستە لە ڕواڵەتە ئاماژەیە بۆ مێگەرایی و دیفاع لە مێ و زەحکردنەوەی چەمکی مێگەرایی، بەڵام لە ڕاستیدا خۆی تەتەوری ئەم کەلیمەیە ئاماژەیە بۆ فەرقێکی فەلسەفی کە لە ناو ئاخینی وشەی فیمەنیزمە هەیە، ئەویش بەوەی کە بۆ لە ویمەنەوە بچوو بوو بۆ فیمێڵ، بۆ لە ژنەوە بوو بە مێ، چونکە ژن ئاماژەیە بە بوعدی کۆمەڵایەتی مێینە، یعنی مێینە زائیدەن بوعدە کۆمەڵایەتیەکەی یەکسانە بە ژن. بوعدە کۆمەڵایەتیەکەی ینی چی؟ ینی مێینە زائیدەن پیاو، زائیدەن خوشکە بێتە خوشکە بێتە ژن، ئەبێتە دایکە بێتە نەن، کە بێتە داپیرە بێتە کچ، ئەبێتە ئەو مەفهومە ئیجتیماعیە. ئەمە ژنە، ژن یعنی مێینە زائیدەن ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە. بەڵام کاتێک کە تۆ باسی مێینەکەی بەبێ پەیوەندی کۆمەڵایەتی، لێرەوە تێگەی بۆچی وومەنیزم بۆ بە فیمەنیزم، بۆ ئەوەی سوڕانەوە بێ لە دەوری مێینە، ئەو مێینەی کە ئەبێ حاڵەتێکی ندیەت و سەراع بۆی دروست کرێ لەگەڵ پیاو، یعنی مێگەرایی سوڕانەوە بە دەوری مەفهومی مێ. ئەمەش یعنی داڕنینی مرۆڤ لە بوعدە ئیجتیماعی و کۆمەڵایەتیەکەی بۆ سەرنجخستنە سەر بوعدە بایۆلۆجیەکەی.
دوای ئەمەش وای لێ هات کە بوعدە بایۆلۆجیەکەش ببێتە حاڵەتێکی سەیلان، حاڵەتێکی گۆڕا و حاڵەتێکی هەڵبژاردەی خۆت، نەک سەپێنراوی بایۆلۆژی یا خەڵقی، ئەوەی کە تۆ چۆن لەدایک بوو، چۆن لەدایک وی شتێکە، ئێستا تۆ ئەتەوێتی وی شتێکی ترا. ئەوان بە بازە بیربۆچوونی هەڵا پێیان وایە کە وەکو سیمۆن دی بۆفوار کێکێک لە فەیلسوف فەڕەنسی مەشهوورەکان، عاشقەکەی سارتەر، پێی وا بوو کە ئافرەت بە مێینە لەدایکە بێ، بەس کۆمەلگای کابژن، کۆمەلگای کا بە مێینە، واتە چەمکی مێینە و نێرینە چەمکێکی کۆمەڵایەتیە، چەمکێکی بایۆلۆجی نییە. ئەمە فکرە فەلسەفیە مەترسیدارەکەی کە لێرەوە ئەبێتە پاساو بۆی تۆ چ ڕەگەز و شناسێ بۆ خۆت هەڵەبژێری پاساودراو بێ. لێرە ئەمەوێت سەرنجی بەڕێستان بخەمە سەرەوەی کە مەسئلەی ئەو بنەما فەلسەفیانە چی بوون کە بوونە هۆکاری ئەم لادانە لە فکری بزوتنەوەکانی ژنان بۆ مێگەرایی، بۆ جێندەرخوازی. ئەم سێ قۆناغا چۆن لەسەر چ بنەمایەکی فەلسفی پەیوەندی بە کۆمەڵێکی زۆر بنەمای فەلسفیەوەیە کە من ناتوانم ئێستا حەق یەک دانەشیان بدە، چونکەمانە بابەتی قوڵن و دوور و درێژن و ناساندن و شەرحکردن و ڕەبتکردنیان لەگەڵ ئەم بابەتە تۆزێ وەختی ئەوێ. لە کۆتاییشەوە من فرسەتم دەرسکەوت و قسە بکەم و بابەتی فەلسەفیش تۆزە سەریەش هەیە بۆ ئەو کەسانی کە چێژی لێ نابینن یا حەزی لێ ناکەن. بەڵام بە گشتی بە شێوازێکی کورت و خێرا ئاماژەی پێەکەم بۆ خزمەت بەڕێستان. بەڕێزان، ئەلمانیەت و سیکۆلاریزم یەکێکە لەو بنەما فەلسەفی ئەساسیانەی کە ئەم دیاردەیە قوڵ کردەوە و دروستی کردووە، کردێ بابەتێکی کێشە. لە ئەسڵا ئایا ئەلمانیەت پەیوەندی هەیە بە هۆمۆسێکچواڵەتی، پەیوەندی هەیە بە هاوڕەگەزبازی، پەیوەندی هەیە بە جێندەر، بەڵێ پەیوەندی هەیە بە داڕشتنی کۆی ئەو ژیانەی کێستا لە غەرب هەیە و یەکێ لە بەرهەمەکانی ئەمەیە کێستا ئێمە باسیەکەین. چونکە وەکو مامۆستا بەڕێزەکان باسییان کرد و کاتی خۆی فەیلسوفە غەربیەکان باسییان کردووە، ئەوەیە کاتێک کە خوا وەکو خالق، وەکو مشرع، وەکو مراقب، وەکو ذاتێکی مهیمن لەسەر ئینسان و کەون و چاودێر لەسەر ئەخلاق و تەسەڕوفاتی ئینسان، لەسەر مەفهومی حەق و باطل و حەلال و حرام، وەختی ئەم سایە لەسەر ئینسان نامێنێ، ئەو کاتە حتمما ئینسان بێمەرجع نابێت، کە خوا مەرجع نەبێ ئینسانە بێتە مەرجع. وەکو لە فەلسفەی غەربی ئەیانوت کە ئەگەر بڕیارە خوا نەمابێ ئەبێ مرۆڤ جێگای بگرێتەوە. If the God is dead, the man should take his place. یعنی ئەگەر خوا نەمابێ ئەبێ مرۆڤ جێگای بگرێتەوە. طبعا ئەو مرۆڤەشی کە خوا لە ژیانی خۆی کاتە دەرەوە 100% ئەبێ ئارەزوەکانی خۆی فەردی یا ئارەزووی جەمعی ئەو کۆمەلگایە ئەبێ ببێ بە بەشێک لەو سیستما. بۆیە سیکۆلاریزم کە وەکو وتم لە سیاقی فەلسەفە و وەزعی لە سیاقی اجتماعی و سیاسی ئەوروپی، سیکۆلاریزم و ئەلمانیەت و ینی ئەمانە شتێکی مەفهومێکی هەیە جیاوازە لە مەفهومی ئەوەی کە لەوانەیە ئێستا لەو مجتەمەعاتی ئێمە هەیە. یعنی لە سیاقی مێژووی ئەوروپی سەیری بکەی بۆچی سیکۆلاریزم دروست بوو، بۆ خەڵک داوایان کرد ئایا ئەسڵەن سیکۆلاریزم و ئەلمانیەت یعنی چی؟ ئێمە معنا سادەکەی وەرەگرین کە پیرۆزی دەسەڵاتی ئاین لە دەسەڵاتی سیاسی و کۆمەلگا جیاکرێتەوە. ئاین شوێنێکی دیاریکراوی بۆ دانرێ لەو شوێنە حەبس کرێت کە ببێتە تەنها پەیوەندێکی ڕۆحی بینی خوا و مرۆڤ لە چوارچێوەی ماڵی خۆت یا لە چوارچێوەی کەنیسە. ژیان هەموو کایەکانی ژیان جێ بێڵن بۆ ئەوەی کە بە قانون، بە دەسەڵاتی مەدەنی، بە حکوومەت ڕێوشێنی بۆ دانی دین بخەنە دەرەوەی ئەم بابەتە. طبعا ئەمە مەفهومی سیاسی ئەلمانیەتە. جەوهەری مەفهومی ئەلمانیەت لەوە قوڵترەوە، لەوە مەترسیدارترە کە ئەسڵەن جەوهری فەلسفەی ئەلمانیەت ڕەبتی بەوە هەیە کە وتم وەختی خوا نەما ئەبێ مرۆڤ جێ بگرێتەوە. ئەوش باسە لە مەرجعیەت، باسە لەوەی کە
يعني جیاکردنەوەی خوا و دینە لە سوڵتەی معرفی کە وەکو مەرجع دین وجودی نەمێنێ بۆ کۆمەلگا و بۆ سیاست و حکومڕانی و بۆ یاسا و تشریع و بۆ ئەم شتانە. جەوهرە فەلسەفیەکەی ئەلمانیەت بریتێ لە زاڵکردنی عەقڵی مرۆڤ بەسەر دەقی دینیە، واتە مرۆڤ ببێتە مەرجعی حتا ئەگەر دینیش قبوڵ بێ تێبینیان مەوزوع بکەن، چونکە لەناو فکری ئیسلامی شاخەری کە ڕێگێکی پیسی وا دروسە بێ کە باس لەوە کات دین تەواوە، قورئان تەواوە، حەدیث تەواوە، هەمووی لەسەرسەرە، بەس ئێمە تەفسیرەکەین. ئەوە جەوهەری ئەلمانیەت بریتێلەوە. ئێمە تەفسیرەکەین یعنی ئێمە ئیتر بە کەیفی خۆمان، بە بەرژەوەندەکانی خۆمان، بە پێی سەردەمی خۆمان، بە پێی ئەو سیاقە مەعریفیەی کە تیا ئەژین، بە پێی بەرژەوەندەکانمان، بە پێی تێگەیشتنمان لە سەردەم، بە پێی ئەوەنەی کە چ بەشێک لە دین و چی حکومێکی دین بۆ ئەم سەردەمە گونجاوە یا بیگۆڕین یا تەفسیرێکی تری بۆ بدۆزینەوە. ئەم زاڵکردنەی عەقڵی مرۆڤ لەسەر دەقی دینی و نەهێشتنی پیرۆزی دەقەدینیەکان لە مەعنا نەگۆڕەکانیانە، ئەمە ئەو ئەلمانیەتە خەتەرناکەیە کە زۆر لە مەسەلەی جیاکردنەوەی دین لە دەسەڵات خەتەرناکترە، چونکە ئەمە ئەلمانیەتی شمولیە. ئەوش ئەوەی مەرجە ئینسانە، شتێک نییە بە ناوی ئەوەی تۆ بە ناوی دین و خواوە ئێستا پێڵی من هەر ئەبێ وا بکەم و تا قیامەت دەبێ وا بکەم. ئەمە نییە. ئێمە بەشەرین، عەقڵمان هەیە و دینیش بۆ ئێمە هاتووە. ئاوا قساکە تەڵان ئەوان وا قساکە ئەڵێ ئێمە بەشەرین، عەقڵمان هەیە، خوا دینی بۆ ئینسان ناردووە، ئینسان بڕیارەیە چۆن لە دین تێگا چۆن دین تەفسیرەکە. بۆیە ثابت نییە، هەموو شتێک قابلی تەحەول و تەغەیورە، تەنها خوا نەگۆڕە، هەموو شتەکان گۆڕاون، دەقەدینیەکانیش بە پێی زەمان معناکانیان ئەگۆڕێ. تا ئەنیشەی تر فەلسەفە لەسەر ئەمە هەڵەچنێ کە ڕواڵەتی ئەم قسە سیر بکەی لەوانەیە خەڵکێک بڵێ جا چی کێشەیە هەیە لەو قسانە، خۆ دین هەرێ بێ بە هەموو زەمانێ بەوکو زەمانی خۆی تەفسیر کرێ. نەخێر، بازێک شتێک ثابتە لە دینە ناگۆڕێ. وەکو چۆن جەوهەری مرۆڤ ثابتە، وەکو چۆن جەوهەری خەڵق و کەون شتێکی نەگۆڕا، ئاوا هەندێک لە دینیش نەگۆڕە، بەڵام هەندێک لە بەشێکش لە دین گۆڕاوە. ئەمە فوقەها دیاریەکەن و زانانی پسپۆر دیاریەکەن چۆنم بە. بەڵام تۆ کاتێکە عەقڵی مرۆڤت کرد بە مەرجەعیەتێکی یەکلاکەرەوە بۆ تێگەیشتن لە مەسئلە دینیەکان، ئەوە جەوهەری لادانە لە جەوهەری ئەلمانیەت ئەوەیە کە ئەوە جەوهرە مەترسیدارەکەیەتی و لەو کاتایتر ئەو پێویستی بەوە نییە نکولی لە دین بکە، پێویستی بەوە نییە بڵێ قورئانم ناوێ، ئێمە قورئان قبوڵ ناکەین، شەرعمان ناوێ، نا ئەڵێ شەرع بەسەر سەرم، بەس ئێمە کوڕی زەمانی خۆمانین و هەموو زەمانێ مەفهومی خۆی هەیە و پیاوی خۆی هەیە، ئەمە تەفسیرێکی. ئەلمانیەت من زۆر ناچمە سەر بابەتەکانی شتە زۆرن و ئەم بابەتە حەزەکەم کە ئێستا دام مەزران بە تۆزە قسەی پیا بکەم کەمێک ڕوونتری کەمەوە. ئەلمانیەت مەفهومێکی چەند معنایەکی هەیە عەرزم کردن، جاکردنەوەی دین و دەسەڵات لە یەکتری، یعنی دین و دەوڵەت. ئەمە ئەو مەفهومە سادەی ئەلمانیەتە کە هەموو کەس ئەیزانێ و ئێستا بار کەسێ بڵێ ئەلمانیەت چی، ئەڵێ ئەمە. لە ڕاستیە ئەلمانیەتی فەلسەفی ئەو ئەلمانیەتی سیاسیە، ئەلمانیەتی فەلسەفی لەمە قوڵترە، باس لەوەکە کە مرۆڤ مەرجەعە بۆ تەفسیری هەموو شتێک بما فيها حتى دینش. و ئەم جۆرە ئەلمانیەتە فەلسەفیە کە عەقڵ و مرۆڤ ئەکاتە سەنتەر و مەرجەع بۆ دیاریکردنی هەموو شتێک، هەموو بڕیارێک، بەبێ ئەوەی ثەوابت بمێنێ، بەبێ ئەوەی حەرام و حەڵاڵ بمێنێ، بەبێ ئەوەی نەگۆڕەکان، بەبێ ئەوەی قیەمە بەها نەگۆڕەکان بمێنن، حتا خێزانیش مەفهومێکی پیرۆز نەمێنێ کە مرۆڤایەتی هەموو لە خێزانەوە دروست بووە. ئەمە زۆر مەترسیدارە. ئەمە بوو بە هۆکاری ئەوەی کاتێک کە ئەلمانیەت وا مرۆڤی کردە خوا کە بڕیارەکان هەموو بداتەوە دەست مرۆڤ، ئیتر دەرەنجام مرۆڤی وات دەسەکەوێ چێژ لە هەموو ئینحراف و لادانێک وەرەگرێت و لە ئەنجامە ئەم عاقیبەتە دروزە بێ کە ئێستا کۆمەلگای مرۆڤایەتی بەدەستیەوە ئەناڵێنێ. کێشەکە لە ئەلمانیەتە سیاسیەکان نییە کە ئێمەش ئەتوانم بڵێم ئەتوانین جۆرێک چەمکێک لەو چەمکانەی کە ئەوان باسیەکەن قبول بکەین، نە بەناوی ئەلمانیەت، بەناوی کە دینی ئێمە وایە. چۆن دینی ئێمە وایە؟ دینی ئێمە لەگەڵەوە نیە پیرۆزی تێکەڵ بە دەسەڵاتی سیاسی بکرێ.
ئێمە تێۆقراتیەتمان نییە، ویلایەتی فەقیهمان نییە، کەهەنوت و پاتریارکی مەسیحیمان نییە، سوڵتەی ئەبەوی دینی و کەهەنوتیمان نییە. ئێمە ئیسلام دینە بۆ مرۆڤ، دینێکی مەدەنیە، بۆیە ئێمە دەسەڵات نابێت پیرۆز بکەین. ئەمە مەفهومێکە بەحساب مەفهومی علمانی نییە، مەفهومێکی ئیسلامیە. جاکردنەوەی پیرۆزی لە دەسەڵاتی سیاسی، کە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی مرۆڤەکانە، ئەبێ بە هەموو شێوازێک ڕەت، ینی پیرۆزکردنی دەسەڵاتی سیاسی ڕەت کرێتەوە. کاتی خۆی بۆچی ئەمە وەکوتم لە سەرەتا لە ئەوروپا گەشەی کرد؟ چونکە کەنیسە وەکو یەکەم مەفهومی دەسەڵات، دووهەم مەفهومی موئەسسەسەی دینی. لە ناو ئیسلامە موئەسسەسەی دینی نییە، فقەها هەیە، عولەما هەیە، ئاڕای جیاواز هەیە، بەڵێ بەس لە چوارچێوەی ئەوەی کە متفق عليه هەیە، مجمع عليه هەیە، مختلف فيه هەیە إلى آخره. بەڵام موئەسسەیەکمان نییە بەناوی دینەوە قسە بکە و ئەگەر هەر جۆرە بڕیارێکی دایترەوە یەکلاکەرەوە بێ بۆ دین. ئێمە لە ئیسلامە موئەسسەی دینیمان نییە و نابێ موئەسسەی دینیش کە نیای تر نابێ دەستخاتە ناو دەسەڵاتی سیاسی و کەواتە دەسەڵاتی سیاسی نابێت پیرۆز بێت. بۆی زوو لە بابەتەکە دوور نەکەمەوە بەڕێزان. لە ئەوروپا کەنیسە زۆر دژ بە عیلم بوو، سەدان زانای سووتاند و ئیعدام کرد لەسەرەوەی لە کۆڵینەوەی زانستیانە کرد، دژ بە عەقڵ بوو، دژ بە ئازادی سیاسی خەڵک بوو، لەگەڵ ئیقتاعیەت و فیۆدالیزم و دەسەڵاتداران و ملیکەکان بوو کە خەڵکیان ڕوتانەوە یان چەوسانەوە. لەبەرەوە خەڵک ڕێگایەکی نەبوو بۆ ڕزگاربوون لەو دەسەڵاتەی کە پیرۆز کراوە بە ئاین، بە ڕەتکردنەوەی خودی ئاین خۆی نەبێت. بەڵام ئێمە لە مجتەمەیەکان ناژین کە ئاینەکەمان بەم شێوەیە بێت، ئێمە مەجبورین ڕەتی کەینەوە. لێرەوە کاتێک کە ئینسان ئەبێتەوە بەخوا والعیاذ بالله، لە وەکو نەوعێک لە نکولیکردن لە ڕەب العالەمین، لێرە مرۆڤ خۆی ئەبێتە سەرچاوەی هەموو شتەکان. لێرەوە لادان دەست پێکا، لێرەوە ئارەزوەکان پیرۆز دەکرێت. لێرەوە ئێستا لیبرالیزمی غەربی چەمکەکەی کورد بۆتۆ لە مۆزوعی ئەوەی کە هەرچی مرۆڤ ویستیە بێ پیرۆز بێ و دابینکراو بێ. ئەوەتە جەنابی دکتۆر باسی پیدۆفیلیا و باسی مناڵبازی و باسی دەستدرێژی و باسی تلیاکخۆری و باسی هەموو جۆرە لادانەکانی سێکسی و هەموو شتێک کە مرۆڤ بیەوێ ئەبێ ڕەوات. ئەمە کورت و بۆ خۆت ئەو پەیامەیە کە لیبرالیزمی غەربی ئێوێ بە ئێمەی بڵێ کە ئەمە ناکرێت. ئەمەش بەرهەمی چییە؟ بەرهەمی ئەو خۆ بەخواکردنێ و دەرهێنانی دینە لە ثەوابیتی دین نەمێنێت، کە دین نەما ثەوابیت نامێنێت، کە ثەوابیت نەما هەموو شتەکان تێکەڵە بن. ئەو کاتە هەموو کەسێ بۆ خۆی ئەبێتە خوا بۆ خۆی و بۆ مجتەمەعەکەی خۆی و بەو شێوەیە ئارەزووی هەبێ ئاوا مەسئلەکان تێئەگا و بڕیاری لێدا. ڕەنگە دووسێ جیل و دەجیل بفەوتێنێ هەتاوەکو بۆی دەرکەوێت کە چی تاوانێکی بەرامبەر بە مرۆڤایەتی کردەوە چەنێ بیر بۆچوونی هەڵەی هەبوو. بەرحاڵ ئەم حەزگەراییە، ئەم پیرۆزکردنی ئارەزووە بەرهەمێکی سروشتی ئەو ئەلمانیەت و سیکولاریزمەیە کە لە ئەوروپا هەبوو و یەکێتر لەو مەفهومە فەلسەفیانە باسی ئیندیڤیدوالیزم، فەردیەتە، باسی سێکسوەلیزمە، باسی سیراع و فکرە و مەفهومی سیراع و کۆنفلێکت و بەریەکەوتنی بینی ڕەگەزەکان و کۆمەڵێکی زۆر بنەمای فەلسەفی هەیە. ئەم وەزعەی گەیاندۆتە ئەمڕۆ، یعنی ئەمە لادانێکی سلوکی نییە، لادانێکی ئەخلاقی نییە. گە لادانێکی سلوکی و ئەخلاقی فەردی یا جەماعی بێ مشکلە نییە. لە هەموو مجتەمع قەڵێ مشکلە نییە، ینی ناڕەوایە شتێکی باشە، ینی کارەساتەکە لەوێ نییە. کارەساتەکە لەوێیە کاتێک کە ئەم تاوانانە، ئەم لادانانە ئەکرێنە ئەسڵ و بنەمای فەلسەفی بۆ دائەنرێ و ئەفەلسەفێنرێ و لەوێوە پێشکەشەکرێ بە کۆمەلگاوەکو جۆرێک لە چارەسەر بۆ مرۆڤ و چارەسەر بۆ خێزان و چارەسەر بۆ ڕەوشت و بەهاکان. ئالێرەوە ئەحمەد ترسیدارەکە دەست پێەکە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی هەستیاری فەلسەفیە پێویستە بەم شێوەیە سیرکرێ و تکاکەم لەو بەڕێزانشی کە گوێ لە ئێمە ئەگرن بە دیقەتەوە گوێ لەم بابەتانە بگرن، تەنها ڕواڵەتێکی ڕووکەشی لێ نەقڵ مەکەن بۆ دەرەوە، بۆ ئەوەی خەڵک وا تێنەگا کە ئێوەی دیندار و مولتەزم و ئیسلامی لە ڕەهەندە فەلسەفیەکانی ئەم بابەتانە تێناگەن، بۆیە دژی ئەوەستن. بەڵام شتەکە ڕوونە. ئێستا جێندەر تا ئێستاش طبعاً زۆرێک لە بواری ئەم بابەتا کارەکەن بە حساب دیفاع لە مافی یەکسانی و مافی ژنەکەن.
بەڵام بیانەوێ و نەیانوێ یا ئەو بەڕێزانە نازانن یا ئەزانن ئەگەر نازانن اعترافکەن بەوەی کە بڵێنێ منە منزانی و پەیوەندی هەیە من لەم شەوانە لە ڕوودا و پلس قسەمە کرد لەسەر ئەم بابەتە کۆمەڵک کەس بەشداریان کرد لەگەڵ مایکێک لەوانە برادرێ بوتی من ماوەیەکی کەم لەمە پێش لە بەریتانیا کۆرسێکم لەسەر جێندەر خوێند و زۆرێک لەمانەی دکتۆر موسەناوتی ئێستا تەمان برایانی تروتیان ئەو کاتە کەوتی من لەو محازراوتم ڕاستەکە کە جێندەر بۆتە پاساو بۆ بازار دروستکردن بۆ هۆمۆسێکچواڵەتی و لادانی سێکسی وە نەوعێک لە جوانکردنی و ناساندنی دەستی دکتۆر بۆ پێشکەشکردنی بابەتەکەی بە هەمان شێوە تەورەکەی دکتۆر موسەنا لەم چەند خاڵەیە کورتەکەینەوە دیاردەی ئیفترابی سێکسی مێژوویەکی کۆنی هەیە بەڵام لە مێژوودا وەک حاڵەتێکی شاراوە و شەرمهاوەر و نائاسایی مامەڵەی لەگەڵ کراوە ئەوەی دیاردەکە ئەوەی دیاردەوە ئەوەیە ئێستا کار بۆ برۆپێدان و جوانکردن و ئاساییکردنەوەی دەدرێت و فەندی گەورە و ڕاگەاندنی زەبەلاحی بۆ تەرخان کراوە مستهدەفی سەرەکی لەم پرسەدا ئافرەتە لەو ڕێگایەوە بزوتنەوە ژنانیە فیمینیستەکان کار لەسەر پرسی جێندەر دەکەن بۆ چەسپاندنی زاراوە بیرۆکە جەندەریەکان هەوڵدان بۆ نەهێشتنی ڕۆڵی ژن و پیا و خێزان بە بەهانەی یەکسانکردنی مافەکانی ژن و پیا و خێزان فۆرم و تایپێکی جیاواز لە ئێستا وەردەگرێ واتە خێزانی پیا و پیاوانە یا خێزانی ژنانە واتە پیاوێک و پیاوێک یان ژنێک و ژن بۆ ئەم مەبەستەش لە ڕۆژئاوا لە قۆناغی باخچەوە کاری لەسەر دەکرێت لەم ڕۆژانەیە خۆم ڤیدیۆیەکم بینی پیاوێک چوو بۆ مارکێتێک ویستی ماڵەباجێنەیە بکڕێ ماڵەباجێنەکە بریتی بوو لە ماڵێک دوو کەسە سەرەکیەکەی پیاوێک و پیاوێک بوون داوای یەکێکی تر هیتی خێزانێکی ئاساییم یعنی ئەم خێزانە کە منەی کڕم ئەم ماڵەباجێنە کە منەی کڕم ژنێک و پیاوێک بوتی هەر ئەومان لا دەستەکەوێ یعنی هەر لە مەلاعیبی مناڵەوە هەر لە ئێستا و کار لەسەری کراوە بۆ ئاساییکردنەوەی ئەو پرسە ئەلمانیەت و سیکۆلاریزم سەرچاوی سەرەکی دروستکردن و بنیادنانی بیرۆکەی جێندەرە و زاڵکردنی عەقڵێتی مرۆڤ بەسەر دین و نهێشتنی پیرۆزی دەقە دینیەکان دەستخۆشی